بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ لە خزمەتتان داین لەم کاتژمێرە و لە کاتژمێری داهاتووش بۆ قسەکردن لەسەر دوا پێشاتەکانی جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی کۆماری ئیسلامی ئێران و لێکەوتەکانی و قسە لەسەرەوە دەکەین دوای ئێمە لە هەفتەی پێنجەمین ئایا ئایندەی جەنگەکە بەرەو کوێ دەروە بەرەو ئەوە دەڕوە کە ڕێکەوتن بکشێ یاخود هەڵکشانی زیاتری تێدا یاخود بۆچی ئێستا گەشتێتەوە قۆناغێک کە ئەمریکا و ئیسرائیل بڵێن ژێرخانی ئابووری ئێران و ژێرخانی کشتتوکاڵ و پیشەسازی و هەتا کارەکانی دەرمانیش بردومان بکەن و لە بەرامبەردا سوپای پازدانە هەڕەشەی بە ئامانجگرتنی کۆمپانیەکانی تەکنەلۆژیا و زانست و پەیوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکە دەکا هەروە قسە لەسەر نیگەرانی دۆناڵد ترامپیش دەکەین لە ئەوروپیەکان بەتایبەت دوایەوەی کە ئیسپانیا ڕێگەنادا ئاسمانەکەی بەکاربهێنرێ ئەمڕۆ دۆناڵد ترامپ نیگەرانی هەبوو لە فەڕەنسا لەسەرەوە پرسەوە بازەوەکەی ئیتاڵیاش بە هەمان شێوە ڕایگەاندوو کە ڕێگەنادا ئاسمانی وڵاتەکەی بەکاربهێنرێ دژی ئەو ئۆپەراسیۆنانە خوبن کە سەربازەکانی ئەمریکا وەختە لەسەرەوەش دەکەین داهاتووی ناوچەکە چۆن دەبێ ئایا زلێزی بڵێن کێ دەبێتە زلهێزی ناوچەکەەوە بۆ شای ئەمنیەت چۆن پڕ دەکرێتەوە ئەم پرسە لە ڕێک لە بەڕێزان مامۆستا و شار عومەر عەلی و کاک هەتوان عومەر قسەی لەسەر دەکەین زۆر بەخێربێن سوپاسی ئامادەبوونتان دەکەین مامۆستا و شێر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ئێمە لە هەفتەی پێنجەمین بۆ شەڕەکە لە بەردەم هەڵکشاندایە ڕێکەوتندا پێشتر دۆناڵد ترامپ باسی 4 ڕۆژ 4 هەفتەی دەکرد ئێستا ئێمە لە هەفتەی پێنجەمین چی بەدی دەکرێت هەڵکشانی زیاتر یاخود ڕێکەوتن پاڵنەری دۆناڵد ترامپ زۆر جار بازاڕە چونکە کە ڕایگەیان ئەو 48 ساعتە ئەگەر هورمز نەکرێتەوە لە ژێرخانی ئابووری و کارەبا وزەی ئێرانەیە ڕاستەوخۆ لەگەڵ ئەو شەوەیە بوو کە هێرشێکی زۆر سەخت کرایە سەر دیمۆنە هەم بریندارێکی زۆر بوو هەم زیانێکی زۆری گەیان چونکە عادەتەن دۆناڵد ترامپ کەسەی دەکە هەواڵێک زاڵە ئەو وێنەیەکی دروستکردن لە ئەمریکا کە منم شەڕام بردوێتەوە هەر هەفتەیەکەم وڵێ بردومانێتەوە و هیچ نەماوە و خەریکەی بینەوە و کە هەواڵێک بڵاوە بێتەوە کە بۆ نمونە ئیسرائیل زیانی پێگەشتووە یا وڵاتێکی تر یەکسەر بە شتێک دایە پۆشێ هەر لە ژیانی تایبەتیشە کاتی خۆی وا بووە لەبەرەوە دوای بۆی دەرکەوت ئێران ناچێتە ژێرباریەوە و ئەگەر ئەمە جێبەجێ بکات کارەساتە بێ بۆ ئابووری جیهان ئەگەر گەر هورمزدا بخات نه ئەگەرەوە جێبەجێ بکات لە ژێرخانی ئێران بە ئێرانی شوتێتی لەکوێ بدرێ لەوێ دەم و زۆر جار ڕاستە لە ئیسرائیل سانسۆر هەیە سانسۆری سەربازی هەیە لەسەر شوێنەکان بەس زۆر جار بەوە ئەزانیت کە ئێران کوێ پێکاوە کە ئیسرائیل لەکوێ ئەیاتەوە یعنی کە لە حیفایە لە پاڵاوگەکەی ئەویش ئەوە ئەجواب بەیاتەوە کە لە کارەبای حیفایە ئەویش لە کارەبای بۆ ئێران و تاران و ئەوانایە لەبەرەوە لە ئەساس ئەمەی دۆناڵد ترامپ باگراوندێکی هەیە گازینۆشتی هەبوو قمارخانەی هەبووە شتێک هەیە لە قمارە پێڵن بڵف بە ئینگلیزی بلوفی پێڵن پێم وایە بە کوردەکەی خۆمان کە تۆ دەستێکی خراپ هەیە وای پیشانەدەی بە بەرامبەر کە دەستی باشە و پاری زیاتر دەخیتە ناوە بەڵکو ئەوی بەرامبەر چاوە بتروکێنێ و بترسێ بڵێ بەخوا دیارە دەستەکەی باشە ئەمەی دۆناڵد ترامپ ڕۆژانە هەوڵەدا زەخت زیاد کە خۆی ناوی ناوە بەرزکردنەوەی تۆ هەڵکشانە یا داکشانە هەڵکشان زیاد کە لە پێناوی داکشاندا بەس منطقی نییە شتەکە ینی لۆژیکی تیان نییە اینجا ئەگە سەری ئیدارەکەشی بکەی هەمویان ئاوێنەی بوون بە ئاوێنەیەک بۆ قسەکانی دۆناڵد ترامپ بۆ نمونە دوێنێ ئەڵێ من لە ژێرخانی و لە ئاو لە ئەمەیەدەم لە کۆشی سیبیلیان پچۆنکە کە ئەمە بە پێی ڕێکەوتنامەی جنێف تاوانە هەمومان بیرمانە کە شەڕی رووسیا ئۆکرانیا دەستی پێکرد رووسیا لە شوێنی مەدەنیە لە وزەیە هەموو ئەوروپا ئەمریکا وتیان ئەمە تاوانی جەنگە زۆر کەس لەسەر ئەوە لەلایەن دادگای تاوانی نێودەوڵەتیەوە مافی فەرمانی گرتیان بۆ دەرچوو حەسان خراوەتە سەریان ئابلۆخە خراوەتە سەریان لەبەرەوە دۆناڵد ترامپ هەتا ئێستش بەرنامەکەی پلانی بی نەبووە ئەوە بوو کە لە ماوەی سەرەتایە هەدەفەکانی بپێشێ و بەشێکی ڕنگدانەوەی ئەو بێزاریە کە نەتیجە وەرناگرێت کە ئەڵێ من لە شوێنی مەدەنیە دەمیان لە وزایە ئەوەی کە پەیوەندی بە ئێرانەوە هەیە ئێران ڕۆژانە تاکتیکە گۆڕە بە استراتیژی عامەکەی وەکو خۆیەتی کە جوگرافیای شەڕەکەی فراوان کردووە ینی وەکوایە تۆ لە جاتەوەی لە یەک بەرەوە بەرگری بکەی لەبێدە دەلاوە بەرگری بکەین نمونەیەکمان هەیە تاریخی لە شەڕی ڤێتنامە جەژنێکیان ئەوان پێڵەن جەژنی تێت ڤێتنامەکانی باکوور ڕایانگاونتیان لەم جەژنە ئێمە پشووە شەڕ ناکەین ئەمریکاش وای پیشانداوە شەڕەکەی بردوێتەوە لە ناوڕایی عامی ئەمریشیە لە یەک لاوە لە چەندین شوێنەوە پەلاماریان ناوشەوە ئیتر خەڵکی ئەمریکا تێگەشتن ئەوەی کە پێیان وتراوە درۆیە یعنی تاکتیکێکی
پارتیزانی تاکتیکی نابەرامبەرە بەڵام ڕۆژانە لە ڕووی لێدان لە شوێنەکان تاکتیک جۆری موشکەکانی جۆری درۆنەکانی ئێران گۆڕانکاری ئەکاتیانی بەڵام هەتا ئێستا ئەمریکا کە ئەمە ئێرانەکان دەرسیان لە عێراق وەرگرت مرکزیتێک نییە لە ڕووی فەرماندەییەوە تۆ لی بیت و تەواو لەبەرەوە کۆمەڵێک فەرماندەیی هەیە ئەگەر مەجموعی شوێن هەندێک شوێنیشی بە پێکی ئەوانی تر هەرەتوانن بەردەوام بن بۆ نمونە ئێستا فەرماندەی هێزی دەریایی ئێران سوپایان لەناو لەو ڕۆژانەی پێشوا کردیانە ئەمان چ تەسیرێکی هەبوو لەسەرەوەی هورموز هیچ تەسیری نەبووە باشە ئەوەی کە ئایا دەرگایەکی دیپلۆماسی هەیە گرفتەکە لە چیایە ترامپ لە نێوان ئەو ئاگرایە کوردی خۆمانەڵێ ئەگەر ئێستا شەڕەکە ڕاگرێ بەم دۆخەوە بەتایبەت مۆزوعی هورموز ئێستا بۆتە هەدەفێکی سەرەکی کردنەوەی دوێنێ مارکۆ ڕۆبێژ باسی کرد لە ئەساس ئەم کێشەوە جوودی نەبوو پێش شەڕەکە ئەم دروستی کردووە بەم نوع ئەدای خات ناتوانێ بڵێ من سەرکەوتوو بوو بەردەوامیش بێ هەموو هەڕەشەو هەموو هێزەکانی خۆیان بەکارهێناوە ئەنی کە ئێستا ڕئیسەرکانی هێزاوپشکانی ئەمریکا وەزیری حرب ئەمڕۆ بۆ ئەم قسەیان کرد ئەڵێن لە 15,000 شوێنمان ناوە ئەوە لە 20یان نا ئەوە لە 30یان نا ئەوەی کە تازەیە ئەمڕۆ پاکستان طبعاً ئەو ڕۆڵە ئەبینێ ئێستا هەم بۆی ڕێگری بکات لەو هەیمێنەی ئیسرائیل هەیە بیستەپێنێ بەسەر ناوچەکەیە هەمیش ئەمە با تەواوکەم هەمیش ئەمڕۆ کە لە چین کۆبوونەوە ینی کۆمەڵە پێشنیاریان خسۆتە ڕوو لەگەڵ وەزیری دەرەوەی چینا کۆبوونەتەوە کە ڕەنگە ئەمە دەرگایەک بکاتەوە گەر ئەمریکا ڕازی بێ پێم وایە ئێران ڕازیە بێ چین بەڵێ ئەمڕۆ بەڕسمی اینێکیان بڵاو کرد لە 5 خاڵاکۆیان کردوتەوە من بە پوختەکەی ئێڵێم یەکەمەوەیە کە ڕاستەوخۆ شەڕ بوەستێ دەست بەجێ شەڕ بوەستێ ئاگر بەست بێ دووەمەوەیە کە دەست بکەن بە گفتوگۆ دانوستانی فەرمی سێمەوەیە کە هێرشەکان بۆ سەر ژەرخان ئاوە سوتەمەنیە نەوتە بوەستێ چوارەمەوەیە کە دوورگەی هورموز بکرێتەوە و پێنجەمیش ئەوەیە کە ئەم بگەین بە پرۆسەیەکی ئاشتی کە بە پشتیوانی نەتۆ یەکگرتوەکان بێ پێم وایە ئێران بەمە ڕازیە بێ نەک ئەو 15 خاڵی ئەمریکا نازانم ئەمریکا ڕازیە بێیانە باش دەیمە خزمەت کاکاتوان جەنابش بەخێر بی سەبارەت بە پرسیاری گەروی هورموز لە جەنابەت بکەم وڵای دوو تەبینیمە بوو لەسەرەوە کاکتۆر فەرموو جەحەزەکەی تێبینەکان و دوایش بۆچی گەروی هورموز بۆ بەو کارتە لە دەستی ئێران خۆ پێشتر کراوە بوو ئێستا دۆناڵد ترامپ دەڵێ من نایکەمەوە بە وڵاتانی ئەوروپا دەڵێ خۆتان بیکەنەوە ئێمە پێویستمان پێین سپاس بۆ ئەم دەرفەتە خۆشحاڵم جارێک کە لەگەڵ کاگوشیان جێی دکتۆر فاروقیش خاڵیە ئەم شەو لەگەڵمان ئینشەڵا جارێک لە دەرفەتە بێ ئەوە بەنسبە دوی کاکتۆر باسی کرد کە تقریبا قسەکانە چێتە چوارچەوەی ئەوە کە ئەم شەڕە کراوە بێ استراتیج و ئێستا هەوڵی تەسعید دەدرێ ئەو دەدرێ وردە ئاسی جەنگەکە ببرێتە سەروانێ ئەگەر ئێمە هەفتەی پێش 4 ڕۆژ پێشتر ئێمە لێرە بووین باسی ئەومان کردمان هەموو کردەیەکی سەربازی سێ ئامانجی هەیە ئامانجی ئۆپراسیۆنی تاکتیکی استراتیژی ئامانجە تاکتیکیەکان وەکو پێوتێ بانقی هەدەف بانقی ئەو هەدەفانەی کە دەوڵەتێک دیاری ئەکا کە ئەوەی هێرشکارە سەر وڵاتێکە باقی هەدەفەکانی خۆی دیاریەکە ئەوەی کە هەیە لە ئامانجا ئۆپراسیۆنەکانە بانقی هەدەفی ئەمریکیەکان کۆتایی پێهاتوە هەموو ئەو هەدەفانەی کە هەیەە لەم حەزەکەم ئەمە لە سیاقی ئاسایشەکەیە وەکو لایەنە عیلمیەکە ڕێک باسی کرد ئەمە قسەی من نییە قسەی باشترین شیکەرەوەکانی ئەم مەجالەیە لە ئەمریکا بانقی ئۆپراسیۆنی دەوڵەتێک پێشەوەی هێرشکاتە سەر وڵاتێکی کە کاگوشار کۆمەڵی ئامانجی بانکی ئۆپراسیۆنی بۆ خۆی داێ بۆ نەز ڕیزیەکە لە یەکەوانەیە بۆ 100 کەسایەتیەکان لە یەکەوە بۆ 100 بۆ نمونەوە ئامانجانە و پێگە و بارەگانی کە دیاری کردووە لە یەکەوە بۆ 100 بۆ نمونە فڕۆکەخانەکان لە یەکەوە بۆ 100 ئەوەی کە لە چوارچەوەی کۆنواسیۆنی پەیماننامە و دەوڵەتەکان ڕێگە پێدراوە ئامانج و ئەهدافی استراتیژی کەسانی سەربازی ئەمە پێوتری ئەمانە وەکەوەی کە باسەکرێ وەکەوەی کە وازەحە هەموو ڕۆژێ سینتکۆم دێ ئەڵێ گەشتونێتە 10,000 گەشتونێتە 11,000 گەشتونێتە 12,000 تقریبا تەواو بووە بانکی ئامانجەکان تەواو بووە ئەنێ شوێنانێک ئەوەی کە دیاری بەڵێ بانکی ئامانجەکان کۆتایی پێاتوە وەکو بەڵگەیەکیش بۆ ئەمە کە بڵین بۆچی کۆتایی پێاتوە حادیسەیەکی سەیر ڕوویاوە پێرێ هێرش کراوەتە سەر سازمانی بەسیج لە ناو تاران لە کاتێکە هەفتەی پێشوو دیسان پێشتر هێرشی کرا بۆ سەر ئێستا لە شەریکی ماستوشتی کالەوەمانە بەڵێ ناوسات ئەوە ئەچینە بابەتی تەسعیدەوە ئەوە ئەچینە بابەتی تەسعیدەوە ئەگەر بڕۆینە ژێرخان یعنی ئەو ئامانجانەی ئەو ئامانج دووبارە لێداتەوە ئەمەیەک بەڵام
ئێمەوەکو باسمان کرد هەموو ئامانجەکانی هەموو هێرشێک لەم سێ خاڵای بێت شڕ بێتەوە تاکتیکی تاوکە ئۆپراسسیۆنی تاوکە بکشێ بەرەو تاکتیکی کە ئەوان دیاریان کرد بۆ موشکی ئەتۆم گۆڕانی ڕفتاری ناوچەی لە ڕفتاری کۆماری ئیسلامی لە ناوچەکە سێمیان ئامانجە استراتیژیە کە لە هەمووی گرنگتر بوو لە تۆپی ئامانجە استراتیژیەکانە گۆڕینی ئەوەی کە ناوێن ناوە چینج ڕێژێمەکە بگۆڕدرێ بەڵام ئەوەی ئێستا ئەمریکیەکان ڕوبەڕوویان بۆ تەوانێەوە بووە بە گەورەترین گرفتاری بۆ ترامپ و بە دەموچاوی شۆ دیارە بۆش پرزەیە شەوانەیە کە لە تۆ لە سینتکۆم ئەیبینی و هەموو ڕۆژێ دوولۆری یان کۆمەڵی ئامانج پیشانەیە تو بڵاویە کاتوانێ و ئەوەیە کە تا ئێستا ئامانجەکانیان چڕ بۆ تەوانێت لە تیرۆر و لە کوشتنی سەربازی و لە لێدان لەو بنکە و بارەگەیانە ئەم ئامانجانە درێژ نەبوونەتەوە بۆ ئامانجی تاکتیکی و استراتیژی جا بۆ ئەوەی ئۆپراسسیۆنێکی سەربازی هێرشێکی سەربازی درێژ ببێتوانێ بگاتە مەبەستەکەی خۆی کە ئامانجی استراتیژیە مادام تا ئێستا بەدەستی نهێناوە ڕوبڕی پرسیارێکی زۆر گەورە تاکتیکیەوەیکم بەرام موشکی درۆنی ئێران ئامانجە گۆڕینی ڕژێم تا ئێستا لە ئامانجی ئۆپراسسیۆنیان ماوەتەوانێ ئێستاکە ئەوکۆ هەموو دۆناڵد ترامپ ڕوبڕیان پرسیارە گەورەیە بۆتەوانێ یا هاوتانی بڵێ گرفتاری گەورە هەنێک پێڵن زەلکاو ئەوەیە لەم قۆناغا بۆستێت وەکۆی کە ڕاوێژکارەکانی پێیانوتووە وتارێکی سەرکەوتن بۆ خۆی دروست کات و ڕاستەوە خۆ پاشەکشە بکە یا بەردەوام بێ ئەگەر قەرار بێ بەردەوام بێ ئامانجە ئۆپراسسیۆنەکان کۆتایی پێهاتوو ئەگەر بیەوێ بەردەوام بێ بۆی بگاتە دەرەنجام یەک ڕێگەی هەیە پێوتێت تەسعید یعنی پلەیەک جەنگەکە بێتە سەروتر تەسعید فەرقی هەیە لەگەڵ تەشدید لە ئامانجی ئۆپراسسیۆنی لە کاتی جەنگە تەشدید یعنی تۆنکردنەوە یعنی دووبارە لێدانەوە لەو ئامانجە ئۆپراسسیۆنیانە بە شێوازێکی سەختتر وەکۆی ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە بینیمانە مەسەلەن لە یزدی داوە بە موشکی مەسەلەن GBU 35 بۆ بەیانیات تۆ لە هەمان هەدەفی داوەتەوە بە موشکی GBU 57 لەوانەیە هەفتەی کە دیزانە بڕاتۆ سەر و ئامانجە لێ باتەوە بە موشکێکی تر ئەمە پێوتێت تەشدید یعنی بە شڕتر بە بەهێزتر لێبی بەڵام تەسعید یعنی بڵێ هەڵکشانەکە لە زانستی سەربازیە کە پێوتێت تەسعید یعنی تۆ ئاستی بنملانی و ڕوبڕی سەربازیەکە پلێگە بیتە سەروتر بۆی بەرامبەر بۆی بگەیتە دەرەنجام ئایا بە ڕوخانە ئایا بە ڕێکەوتنامەیەکە بۆی بتوانانی ڕیواەتی سەرکەوتن بۆ خۆ دروستکەی جا ئەو کۆی کە باسەکرێ تەسعید بە نیسبەتی دۆناڵد ترامپەوە لە سێ بژاردە تێپەڕ نابێ یا ئەوەی هێرش کاتە سەر ئەو گەروانەی کە دیاری گەروەکە یا ئەو دوورگانەی کە دیاری کردووە ئایا دوورگەی خارکە قیشمە لارکە کام یەک لەم دوورگانەیە یا ئەوەی کە ڕافایل گرۆسی سەرۆکی ئاژانسی وزەی ئەتۆم باسی کرد کە ئێمە نەگەنج گەشتوین بە 440 کیلۆ یۆرانیۆمە پیتێنراوی لە 60ەکە ئۆپراسسیۆنێکی دلتا فۆرس لە ناو قوڵایی ئێرانە ئەنجام بەڵێ هێزە تایبەتەکان یا ئەوەیە کە شەڕەکە بێتە ئاستی شەڕی ژێرخانەوە ینی بۆ نمونە کارەبایە وزەیە غازە هەموو ئەوەی کە پێوتێ ژێرخانی ئێران باش ئێمە لە دڕۆژی ڕابردوو بینیمان کە لە عسەلویە و پارسی جنوبیدا لە کێڵگی غازی ئێرانی بەڵێ لە کێڵگی غازی ئێرانیدا و ئێرانیش وەڵامەکەی بۆ ڕئیسلەفان لە قەتەر وەڵامەکە ڕێک وەڵامێکی هاوشان بەرامبەر ئەوە جوابی دایوانێ ڕاستە خۆ دۆناڵد ترامپ هاتە تەلەڤیزیۆنەوە ئێمە لێمان نەداوە بەڵکو دووبارەش نابێتەوە بەڵکو ئیسرائیل لێە بەڵام باراگرافیت یەکێکە لە شیکەرەوە سیاسیەکان لە ئەکسیۆس ئەم کەسە لە ڕووی ئەدمینستریشنەوانێ زۆر نزیکە لە کابینەکەی دۆناڵد ترامپ خۆشی ئیسرائیلەکانیش چونکە لە دەستگای هەواڵگەری بۆ خۆی جوولەکەی بەڵێ خۆشی جوولەکە بوو لە ئەکسیۆسە ئەڵێ خۆی ئەمەی نووسیوە ئەڵێ دۆناڵد ترامپ ئەیزانی بەڵام کاتێک کە کاردانەوەکەی ئێرانی بینی وتی من ئاگادار نەبوو کاتێک کاردانەوەکەی دۆناڵد ترامپ چونکە نێگەتیڤ کەوتەوە لە ڕاگەیاندنی بازاڕە یەکسەر لێ بەدەری کرد کاکتۆر ئێستاکە ئەم گرفتاریە هەیە لە ئیدارەکەیە ئەگەر تەسعید بکە پلەیەک جەنگەکە بێتە ئاستێک سەروترەوانێ ریسکی تەسعید ریسکی بردنەسەرەوەی ئاستی جەنگ زۆر مەترسیدارە لە کاتێکا وەڵامی ئێرانیشی بینیوە لە 70 ڕۆژی پێشوە ئەو پرسیارەکە لێرەیە ئایا دۆناڵد ترامپ توانای ئەوەی هەیە کۆنترۆلی ڕووداوەکان بکە و ریسکی بردنەسەرەوەی ئاستی ئەم جەنگە بکە پلەیە سەروتر پرسیارەکە ئەمەیە ئێستا ئەوەی کە تۆ بۆی بتوانیت لەوە تێ مەسەرەن تێبگەیت قسەکانی مامۆساوشیارە بەس ئەمانەیە چارچەوەیەکی تیۆری بۆ دروستکەی ئایا دۆناڵد ترامپ
لە چوارچەوەی ئەم ئامانجە ئۆپراسیۆنیانەیە ئەمێنێتەوانێ کە سەری نەکێشاوە بۆ ئامانجی تاکتیکی و استراتیژی، چونکە ئەگەر سەر نەکێشێ بۆم ئامانجانە لە ناوخۆیان پاساوهێنانەوە بۆ ئەم هێرشە بێمانە ئەبێ، ینی تۆ ینی چۆن پاساو بۆ کۆمەلگای بریچێری تۆ بڵێ من هێرشم کردووە، چونکە ئەم هێرشانە لێکەوتەکانی بۆ درێژمەودا لێکەوتەی قورسیە بێ. بۆ نمونە $1 تریلیۆن بۆ ئەمریکا زلهێزی عالەمە زۆر رووسیا چوە ئۆکرانیا پێشتر وێنەیەکی زۆرین هەبوو بۆ رووسیا بەهێزە و کاریگەرە و بەتایبەت 2014 دورگەی قڕمی گرت بەبێ تەقە. بەو هێرشەی کە کردیان لە ئوکرانیا دابەزین و ئەو هەموو تانک و هێزەی جوڵاند، یعنی هەم حتا دەستگای هەوڵگرەکانی ئەوروپا و ئەمریکا خۆی بەریتانیا بایدن بە زلنسکی وتبوو با بنێرین فڕۆکەیەک ڕزگارێک ئەوتوی نا فڕۆگەم نایە چەکم بۆ بنێرە، قەنەعەتیانەوە بوو لە هەفتەیەک ئاکەوێ ئۆکرانیا. رووسیا لەو شەڕاش کات تا ئەمڕۆ ژیری خواردووە، یعنی خۆی ناوینە ئۆپەراسیۆنی تایبەت پوتن پێی وابوو لە ماوەیەکی زۆر کەما کۆتاییەت باشە هەیبەتی رووسیا شکا. ئێستا ئەمریکا زلهێزی دنیاە هەمومان نزانین کەس بینی گومانی لەمە نییە کە ئەمریکا لە ڕووی سەربازیەوە یەکەمە لە دنیاە، ینی ڕەنگە لە تاریخی مرۆڤایەتە کەم دەوڵەت هەبوو بێ ئەوەندە بەهێز بوو بێ لە ڕووی سەربازیەوە، بەس کە شەڕی ئێرانی کردووە و هەدەفەکەی نەپێکاوە. ئێستا پرسیار دروستەکە ئەمەی لە ڕۆژهەڵات ناوەڕاستەکە پرسیار دروستەکە لای ژاپۆن لای کۆریای باشوور لەگەڵ ئەوروپیەکانەوە خۆ دەزانی ئەم هەر چاوەڕێمەکەن بێن بەهانەتانەوە باشە. گرفتەکە لە چێسەوەی کە دروست دەکە لەسەر هەیمەنی لەسەر ئەوەی کە بتوانانی پێش بە ئەمریکا بەسی چونکە ئێستا ئەوروپا لە دوای دۆم جەنگی جیهانیەوە لەژێر چەتری بەرگری ئەمریکایە بووە، ژاپۆن بە هەمان شێوە، کۆریا بە هەمان شێوە، فلیپین ئەمان چکامانە لەگەڵ سینا کێشیانە بێداات وڵاتانە چەکە تۆمیەکانی خۆیان تەسلیم کردو لە پرۆسەکانی وایە گەڕانشوریش دە بۆمبی هەبوو لە پرۆسەیەکی لە ناویان بەر تەسلیمی ئاژانسی وزەی ئەتۆمیان کردوانی و خۆیان داماڵی لەسەر چێتۆم بۆ شتەکە وازەح بێت. نەوەیەک کە شەڕ کرا دژی عێراق هەدەفەکە چی بوو؟ دەرکردنیەتی لە کۆیت، ئەمە هەدەفە سیاسیەکە بوو. لە عێراقیاننا لەوێ دەریان کە دوای شەڕەکە وەستا 2003 هەدەفەکە ڕوخان بوو، هاتن ڕوخانیان بۆ نمونە. یعنی کە تۆ هەدەفێکی سیاسی دیاری ئەەکەی شتەکانی تر ئەبێ بچێتە خزمەتی ئەو هەدەفەوە، یعنی کە ئەمریکا تا ئێستا سەرکەوتوو نەبووە و دۆناڵد ترەمپ نازانێت چۆن دەرچێت لەم پرۆسەیە، ئەوەی کە ینی شتێکی پێ نییە بتوانیسە پار. یەکەم جار گوتی لەگەڵی نیم کە ئیسرائیل لە ئێرانیدا، بەس کە بینی بە سەرکەوتنێکی زۆر گەورەوێ ناکرا لە ڕاگەیان و ئەمریکا ڕۆژاوا یەکسەر خۆی کردە ساحێبی. دوایی کە لە فۆردۆیا یەکسەر شەڕەکەی وەستان وتی ئەوە لێم ماوە وێرانم کردو خاپورم کردو ئەمە دەستکەوت بوو چکەوتی من هەدەفەکەمەوە بوو ئەمە بکەم. بەڵێ ئێستا لە ڕۆژی یەکەمەوە توێتی ئەم ڕژێمە ئەگۆڕم ئەم حکوومەتە ئەڕۆخیانم خەڵکی نەڕاپەڕن ئەمە بکەن ئەوە بکەن ئەوە بکەن. توانای موشەکی ئێران ماوە بەتایبەت مۆزوعی درۆن، یانی تو سەیری کە حیزب الله ئێران یارمەتیاوە زۆر شوێنیشی تەقێنرایەوە تا ئێستا ڕۆژەی وایە 20 موشک هاوێژێ درۆن هاوێژێ. ئێران خۆی ئەبێت چەنی هەبێ پێم وانییە کەس بزانێت چەنی هەیە. ئەجا چۆن کەوتۆتەوە؟ ئێستا من نمونەیەک تێمێ لە ئەمریکا بەرەوە هەڵبژارد نەچێت بەما ئەزانی کە لە ناو ئەمریکایە ترامپ شتەکانی لێ وەرناگیرێت. هەتا ئێستا 36 ئەندامی کۆماریەکان کشاونەتەوە لە هەڵبژاردن کەمان یانزاکە لە هەڵبژاردننی کۆنگرس. ئەمڕۆ CNN ڕایکرۆ ئەو هێنا لە تاریخە لە 100 ساڵی ڕابردووە شتی وان نەبوو بە یەکجار 36 هێشتا زۆریشی ماوە بۆ مانگی یانزا. بۆ چونکە ئەم ئەندامانە ئەزانن دەرناچنەوە بۆ کۆنگرس بۆ ئەنجومەنی نوێنەران تا ئێستا نەک ئەنجومەنی پیران، چونکە لە ڕووی مێژوویەوە هەر کاتێک سەرۆکی هەر حزبێک کۆماری بێت دیموکرات بوو بێت ڕێژەی پشتیوانی لەناو خەڵکا 150 کەمتر بووە کۆنگرسی لەدەست داوە. هیچ دۆناڵد ترامپ ئێستا چ لەو بەرەو خوارەوە چێ. ئەمە پێتەڵێ لە ناو ئەمریکایە ئەوەی کە ترامپ ئەیڵێت لێ وەرناگیرێت. یەک دوو جار بە تروسۆشەڵەکان و بە نووسینەکانی بازاڕی ئەهێنایە خوارەوە بۆ $400. ئێستا ئەوەش وەرناگرێت بازار، چونکە ئەزانێ ئەمە دیسان تاکتیکێکە و بەکارهێنرێت و لە ئەرزی واقع ڕنگ ناداتەوە. لەبەرەوە ئەوێت دۆناڵد ترامپ بە بڕای بنەم شەڕە بوەستێنێ ئێران ناتوانێت ئەو مەرجانە قبولکە، بەس ئەمەی ئێستا پاکستان و چین پێشنیاریەکەن بە بڕای من لای ئێران قبول کراوە، چونکە ئێران یەک خەمی ئەساسی هەیە. ئەڵێ من ئەم جارە شەڕ کە ئەوەستێ زەمانم ئەوێ دووبارە نەبێتەوە وەکو پار، چونکە ئەڵێ پار ئێمە هەڵەمان کرد وەستانمان ئەگەر نەتەوێ گرتوەکان پرۆسەیەک بێت زەمانی هەبێ من پێم وایە ئێران لەسەر زۆر شتی کە نەرمی ئەنوێنێ
باش بەس ئەگەر ئامانجە سەربازەکان ئێستا نەی پێکاوە بە تەواوەتی بڵێن دوای مانگێک نەنا ئێمە وتمان ئامانجە ئۆپراسیۆنەکان بانکی نەماوە بۆی دووبارەیە ئەو شوێنانی دیاری کرد ئەو شوێنانی دیاری کردووە بانکی هەدەف دووبارە لێیاتوانێت ئەوە وتمانە بێ ئامانجی ئۆپراسیۆنی سەر کێشێ بۆ تاکتیکی و لە کۆتاییە بڕا بۆ ئامانجی استراتیژی بە کۆتایی هاتنی ڕژێم کە تا ئێستا لە ئامانجی ئۆپراسیۆنیا ماوەتەوانێت و توانای پاساوهێنانەوەی نیە لە ناو کۆمەلگای نێودوڵەتیاوەکو کاک شاریش باسی کرد تەسیری ئەبێ لەسەر هەیبەتی ئەمریکا بۆ بۆرسەی ئەمریکا بۆ واڵستری ژۆرناڵی ئەمریکا بۆ هەموو ئەمانە کاریگەری درێژمەودای کاریگەری لەسەر وڵاتانی بۆ نمونە بەسیتریشت وڵاتانی خلیج 5 تریلیۆن وەبەرهێنانیان کردووە لە ئەمریکا باشە ئەگەر ئێران نەڕوخێ چارەنووسیان 5 تریلیۆنە چی لێ دێ چارەنووسیان 5 تریلیۆنە وەکو ئەو 1.9 تریلیۆنەی لێ دێ دوێنێ کۆشکی سپیڵێ سەرۆک بەتەمای داوا بکە خەرجی ئەم جەنگەش خەلیج بێ باڵێ دوێنێ وتە بێژی کۆشکی سپی وایە چارەنووسی ئەمە سەر ئەم 5 تریلیۆن دلارە تەبیعی لەمانە وەکو ئەو پارانەی چین کە بە پلیکانەیی هەمووی ئەو قەواڵ و سەنەدەدارایانەی هەیبوو لە بازاری ئەمریکای فرۆشتی لە 1 تریلیۆن دلار و ساعتوەتە سەر نزیکی 600 و 700 میلیارد دلار ئەم بەڵام لەسەر مەسەلەی تەسعیدەکە تۆزێک کە ئەوەستین لەبەرەوەی ئەو بابەتە لێوە بینە دەروانێ باسی بابەتەی کە بکەیت باش ئەگەر جەنگێک لە سەرەتاوە مەسلەی لە داڕشتن و محاسباتی جەنگی غەڵەتی تیابێ لە ڕووی استراتیژەوانێ تەسعیدکردن دوو جار غەڵەتە بێ یعنی چۆن ئەگەرم جەنگە قەرار بێ لە ڕۆژی یەکەمیەوانێ استراتیژەکەی دانرابێ بۆ ئەوەی لە ناو ئێران خۆیان بەڕاپەڕینێکی جەماوەری دروست بێ کۆتایی بە کۆمارەکە بێ لە دوای مانگێک کە هیچێک لە ئامانجەکانی بەدەستنێناوە تەسعیدی جەنگ ڕیسکەکەی زۆر بەرزە هیچ کەس ناتوانێت تەحمولیکە ئەوەش یەکێک لە هۆکارەکان کە ئەوروپیەکان نایەنە ئەم جەنگەوە پەیوەندی بە بردنەسەرەوەی ئاستی جەنگەکە هەیە بۆ پلەیەک سەروتر چونکە ئەزانن لێکەوتەکانی احتیمالی هەیە پەیوەندیدار بێ بە کۆتایی هاتنی وزە لە ناوچەکە کۆتایی وزە ناو مەسەلەن بۆ نمونە ئەو کە لە ڕەزلەفانی داوە بە بەسیتری شێت بەڵێ لە قەتەر ئێمە لە جیهانە گواستنەوەی گاز بە حکمی مەترسیەکەی بە حکمی تێچوەکەی زۆربەی زۆری گواستنەوەی گاز لە ڕێگەی بۆریەوەیە باش بەڵام لەبەر ئەوەی قەتەر ڕێژەیەکی زۆر گازی هەیە و قەتەر زۆر پرۆژەی استراتیژی دوورمەودای هەیە بۆی بتوانێت بە بۆری گاز خۆی بە ئەوروپا بەستێت و یەکێک لە پرۆژەکانی وێ بە ئەردەنابڕەوە یەکێک لەوانەوەی بە سووریایە بڕێنی لە ئەڵمانی ئەوەی پێشنیار کردو دەمێکی شەخەریکی ئەم بابەتەیە باش بەڵام ئەمریکیەکان بە موقەتیان بۆ دروست کردو ئەم تەکنۆلۆژیای LNGیان بۆ دروست کردووە تەکنۆلۆژیای LNG خۆی غاز وەکو هەوا وایە 1000 بۆ 2000 جار ئەم غازە ئەپەستێنرێ ینی چڕ ئەکرێتەوە تاوەکو ئاوی لۆکو ئاوی لێ دێت تۆ بتوانانی بیگوازیەوە تۆ دیقەتی کەشتێن و غاز گۆزەرەوە LNGەکانی قەتەرت داوە ئوستاس شتی خەرخڕی گەورەن و ئەمە لەبەر ئەوە ئێستا بۆ نەکە لە LNG قەتەر دراوە کە لە سایە 20 غازی سروشتی جیهان دابینەکە بە ئەوەی کە باسەکرێ ئەڵێ 1 ساڵ کارکردنی پێویستە بۆی بتوانێت بکەێتەوە کار بەس LNG قەتەر ئەمە بەنسبەتیەوە جام کە باسی تەسعید دەکەین ئەگەر لە پاڵاوگەکانی غاز لە وڵاتانی کەندا و بدرێ ئەنی 6 ساڵی دەوێت لە چاڵەوەکان 6 ساڵی زۆر بنمونەوەرگرە درۆنێک لێیا بە مەسیتی چنێک وەستا ڕاست ئێستا بۆ کوژانویانێتەوە زۆر جارینی پێ نەگاز مەترسیدارە زۆر چونکە ینی پرۆسێکی زۆر ئاڵۆزم گاز زۆر مەترسیدار ئەمە وەکو تەسعید لەبەرەوە ڕیسکی تەسعید لەسەر بازاری وزە و کاتە باڵێ ئەمە ئەو دوای باسی بازار خۆی ئەمە بۆ گرنگە چونکە ئێران شەڕی ئابووریەک شەڕی سەربازی ناکات لەم جەنگەیە شەڕێکی ئابووری باسمان کرد چەند جار مەسەلەن ئەم شەڕە پێوتێ شەڕی تیۆری جەنگەکەی ئێران بەنسبەتی ئەمریکاوە مەسەوەی کە دای ڕشت وێرانەکان جەنگی نامتەقارن چۆن بتوانێت ئەم سروشتە ئەم جیۆپۆلیتیکە کە لە بەردەستایەتی بەکاری بێنێ وەکو کارتێکی گوشار بەرامبەر ئەمریکا وی بە چۆن چیرۆکی حەزرەتی داود بەناوبانگە کە شەڕی ڕوبەڕووەکە ناتوانێ بیباتەوە نییە بە دار لاستیک لە دوورەوە لێ کابرا ئەیا و چاوین و بۆ چونکە ئەگەر گەسەوەی خەبێ ڕێگاوە ئەو لە تەکا بچووکە پێی ناکرێت ئەمەی ئێران وایە بەبێ ئەوەی ڕاستەوخۆ تا ئێستا هێزی زمینی بەریەک کەوت بێ شەڕەکەی کردووە بە شەڕێکی ئابووری ئەمەی نیگەرانی ترمپ چونکە ئەزانن ئەولویاتی ترمپیش ئابووریە جا ئەوە وەڵامەکە لە قۆناغی یەکەما کە مەسەلەن لە حکیم دۆناڵد ترامپ تەبیعەتی وایە لە بیدایەتەوە یەت تاقی دەکاتەوە نەزەوە دەلی کابراڵێ لمتەکانت وەرەگرێ بزانێت تا کوێ لەگەڵ یاڕۆی خۆی چێک لەوانەی کە ئەمانی بە هەڵەیە بردووە بۆ ئەو وەڵامانەی پێشووی ئێران ئەگەڕێتەوانەیە کە وەڵامی ئەمریکیەکان یاوەتە وەڵامەکان هەم سنووردار بووە
هەم زۆر بچکۆلە بوو هەم لە عودەیت هەم لە عین الأسد هەم بۆ کوشتنی قاسمی سلێمانی وەڵامەکە بچووک و سنووردار بوو ئاگاداریشی کرد بووانێ لە عودەی دیش باماشیوە بەمەبەز عودەییان هەڵ ئەم جارش هەڵسەنگاندنەکەیان وا بووە ئێران ئەسڵەن چۆنەڵی زاتی ئەوە ناکات کە ئەم شەڕە بەم شێوەیە فراوانکە بۆیە بە هیچ جۆرێک حسابی داخستنی و کارتی سووزە و مەسلەی گەروی هورموز و ئەمانیان نەکردووە لەم جەنگە ئەگەر بیانراوە ترامپ و توێتی پێشەوەی ئەوە ڕووبات تەسلیمە بن ئەمە ئەوە بەڵام بەنسبەتی ئەم ئۆلتیماتیۆمانە ئەم مۆڵەتە دەڕۆژیانە مەسەلەن بۆ منە لە بیدایەتە 4 ساعت بوو کردی بە 5 ڕۆژ سەکرێتی بە دەڕۆژ خۆی ئەوەش پەیوەندی بەم مەسەلەی تەسعیدەوە هەیە طبعی ئەگەر دۆناڵد ترامپ تەسعیدی ئەم جەنگە بکە پلەیەکی باتە سەروانی ئەو ئەوەسا کە ئەو کاردانەوەی ئێرانیەکانی بینی وە سوورەزانەی لە کەرتی و زادرێتەوە سوورەزانەیە مەسەلەن لە احتیمالی زۆر لە چاڵەنەوتیەکانە درێتەوە باش لەبەرەوە ئەمە پاساوهێنانەوەی ئەمە بۆ ئەم عملەی ئێران زۆر قرسە بێ لە کۆمەڵگەی نێودەوڵەتیە لەبەرەوە پێویستی بەچیە هاتووە خەتۆیەکی زۆر ئاسانی بەکارێناوە کە پێوتری ئۆلتیماتیوم دەڕۆژ مۆڵەت هەیە بە ئێران کە ئەسڵی نیە ئەم شتە چکە زۆربەی زۆری بەرپرسێرانەکان ڕەتیان کردووە لەم بە هیچ نوع دانوستانمان نەکرد مەسەن کاڵێک کەسێکی ڕێز لێ گیراو لە ناو ئێرانە محەممەد باقری قالیباف بەڵێ من هەر هیچ کەس پەیوەندی پێوە نەکرد هەچی بەرپرسێرانەکانە ڕەتیە ماکەنەوە وستا زوڵە بامە تاواکەم زۆر ڕەتیە بە تەسەڵ جا ئەمە چی لێ هاتووە مەبەستی لەوەیە کە هاتوو تەسعیدی کرد کە کۆی کۆمەلگای مرۆڤایەتی ئەکرێ بازی تەسعیدی جەنگەکە بە ئەو کاتاڵێ من دەڕۆژ مۆڵەتمدا بە ئێران کە بیر لە بژاردەی دیبلۆماسی کاتەوە بەڵام دیبلۆماسییان ڕەت کردەوە بۆی بتوانێت لە ئێستەوە بتوانێت پاساو بۆ تەسعیدی جەنگەکە بێنێتەوە هێرشی سنوورداری زەمینی ئەوە بابەتی وەکو ڕووماڵێک ڕووپۆشێک بەکارێ چۆن دانوستانی بەکاری بۆ خۆ حازرکردن ئەمیش بەکارێنێ بۆی هێزەکانی دانە لە ینی ئێسان مەبەستەکە چی لاتوە ئێرانەکانی شەروای خوێن ئێرانەکانیش هەمان خوێنەوەیان بۆی هەیە لە ئێران زۆر دەمێک کە ئەوان بەر ئەزانن کە لە نزیک بە یا دوور بەر ئەمریکاکەون ئەم جەنگە هەڕوەیە مەسەن تۆ چکە دەوڵەتێک 40 ساڵی ڕابرد و وتبێتی مەرگ بەر ئەمریکا ئەگەر بێت و خۆی حازر نەکرد بێ ئێستا تووشی گەورەترین دووفاقی تاریخی بێت و میلەتەکەش پشتیوانی ناکات تۆ 40 ساڵێمە ئامادە کردو بۆ ئەم جەنگە بەڵام لە ئێستا هیچ ئامادەیەکە تیانێ کاتە خۆی ئامادە کردو خۆی ئامادە کردوێ بێ ناسیبێتی هەم استراتیژەکانی بزانانی هەم بزانێت چۆن کاردانەوەی بێت ئێستا ئەوان باش لەمە تێگەشتون زۆر باش لەوە ئازانێ ئەم وڵاتە دەڕۆژەی ترامپ بۆ ئەوەیە کە ئەزانێت جەنگەکە لە شوێنێکە چەقیوە یا پێویستی بەوەیە کۆتایی پێبێنرێ ڕیوایەتێکی سەرکەوتن بۆ خۆی دابتاشەوە خۆی ڕاوێژکارەکەی پێی وتووە سەرکەوتن ڕابگەێنە و پاشەک شەبکە یا ئەوەیە بێ ئاستێک جەنگەکە بێتە سەروانی لەوەش دڵنیایە ئاستێک جەنگەکە بێتە سەروانی احتیمالی چی هەیە بە ئەگریمانەی زۆر وەڵامدانەوەی ئێران وەڵامدانەوەی گەبێ بۆ سەکەرتی سوتەمەنی وزە لە هەموو ناوچەکە سەرەمیکە بەلایە گرنگ نیە بە وزەی ناوچەی کەندا و چی لێ ئاوی شیرین گەشتە بەرزترین ئاس لە چەند ساڵی ڕابردووە $4 جایسە ئوستاز ئێستا دۆخەکە چی لێ هاتووە ئەو مەبەستی ئەوەیە کە ئەگەر هاتو پلەیەکی بردە سەروانێ پاساوێکی پێ بڵێ من مۆڵەتە ما بە دیبلۆماسی دەڕۆژ بەڵام ناتنە پێشەوە لە کاتێک ئەم مۆڵەتە لە بنەڕەتەوە هەر نەدراوە وەکوی دانوستان ئەوەی کە ئێران ڕایگەاندووە ئەڵێ ئێمە هەوڵێکی نێوەنگیری هەیە لەلایەن پاکستانەوەی بەڵام بە هیچ جۆرێک نە تەلەفۆن هەیە لە بینمانە نەدانوستان هەیە لە بینمانە پاکستان هەوڵێکی یەکلایەنەی یاوە لەگەڵ ئەو لاشتی کردو لەگەڵ ئێمە شاقسی کردو ئەمە بەنسبەت ئەوەی کە ئەکرێ قۆناغکە چی لێبێ يعني بۆ عقاڵەیە باش بەس بە ئسم خزمەوە سەوشێت بەس ئەگەر بۆ نمونە ئەمریکا و لە وزەی ئێرانیدا لە کارەبای ئێرانیدا لە غازی ئێرانیدا ئێران لە غازی بڵێن وڵاتانی قەتەر ئەگەر دەستی بگا بە ئیسرائیل بڵێن وڵاتانی کەندا و ئیسرائیل کاریگەریکە هیچ زەوی لەسەر ئەمریکا چۆن کاریکە نرخی سوتەمەنی ئەوە نییە دەوڵەتی خۆی سوتەمەنی هەبێ بتوانێت نرخی سوتەمەنی ڕابگرێ ئەما گەر بۆ هەموو دنیا ڕاز بێ دەوڵەتێکە خۆی سامانی سروشتی هەبێ بتوانێت نرخەکە لە ڕێژێکی محدودا ڕابگرێ بۆ دەوڵەتێک کە ناوەندی کاپیتالیزمی عال ناوەندی سەرمایه‌داریە بۆ ئەمریکا ناتوانێت یعنی بۆ نمونە ئەمریکا ناتوانێت ئەگە نرخی سوتەمەنی لە جیهانە بۆ منە گەشتێتە $4 ئەمریکا بتوانێت لە سێ ڕای بگرێت چکە هەموو کەرتەکان کۆمپانیایە بزبط ئەوە خاڵ ئاساسەکەی لە ئەمریکا کەرتی تایبەتە نوتی حکوومەت نییە و وڵاتانی ناوچەکانی ئێمە ڕەنگە کۆمپانیەکان و پاشمان کرد لە بەرنامەی پێش و 60 تا ئەو کاتە 65 ملیار $، قازانجیان کردووە بەس بۆ خەڵکی ئاسایی نا هیچ کاریگەریشی نییە بگرێ بە پێچوانەوە ئەسا
بە بەردەوامی خەرجی ڕۆژانەی هەموو شتێک لە ئەمریکا زیادەکە. باش بەس سەبارەت بە دۆناڵد ترامپ ئیدارەکەشی دوایی دێنێ سەر وڵاتانی ناوچەکە بەس ئێستا ئیدارێکی توندڕەوە بڵێن ئێستا وەزیری جەنگیان ئەمڕۆ دەڵێ ئێمە بە بۆمب وتوێژ دەکەین ئەو وەزیری دەرەوەیان هەیە بڵێن ئەوانەی کە لە ئیدارەکە خود پارادۆکس دیژبەیەکیە چکە هەرە چەند دانوستار و دیپلۆماسی کاتێکە کە بۆمب ئەنجامەکانی نەپێکات و هەموو شەڕەکانی دنیاش یاتەوە ڕێگری بکەین لە بۆمب یا ڕێگری لێ بکەیت. من وەکو نابینم توندڕەو بێ. دۆناڵد ترامپ مەوەسم وەزیرەکان ئێستا وەزیری جەنگ دۆناڵد ترامپ یەک پێوەری هەبوو هەم جارێک بۆ دانانی هەموو کابینەکەی باش ئینتیما وەفای 100% بۆ خۆی بۆ خۆی بەڵێ چونکە نەک ترامپ خۆی بەشێکی زۆر ئەمانەی لەگەڵیان تۆڵسی گابار پێشتر دیموکرات بووە کۆنگرسمانی دیموکرات بووە دژی سیاسەتی دیموکراتەکان بوو لە ڕوو بەرامبەر رووسیا لە بەرامبەر حتا سووریا چوە کاتی خۆی سەردانی بەشاری کرد لە کاتی شەڕی ناوخۆیان زۆر لەسەری کەوت زۆر دژی ئەم شەڕە بوو لەگەڵ ئێرانا بکرێ. ئێستا بەرپرسی ئاسایشی نیشتیمانیە لە بەردەم کۆنگرێسان نەیوت ئێران هەڕەشەیە وتی سەرۆک بڕیارەدا چی هەڕەشەیە ئەمە بەس معلوماتەکان ئەخێنە بەردەستی. بەس دۆناڵد ترامپ جاری پێشوو تەجروبەی وەرگرت جاری یەکەم هیچ تەجروبەیەکی نەبوو بۆ یە کۆمەڵێک کەسی لەگەڵا بوو خەڵکی بەتوانە بوون پێیانەوت نا ئەمە نابێ ئەوە ناقانونیە ئەمە گونجاو نییە ڕێگریانێک لەوەی هەڵی گەورە بکە. بەس ئەم جارە کەس ناتوانێت قسە لە قسەیە بکە چکە هەر کەسی قسە لە قسەیە بکە. کریسینۆم هەبوو بەڕێوەبەری وەزارەتی ئاسایشی نیشتیمانی بوو هۆملاند سکیۆریتی لە بەردەم کۆنگرێسا هەر خۆیان کۆمارەکان پرسیان لێکوتیان تۆ 200-300 میلیۆن دلار وەرگرتۆ بۆ ڕیکلام زۆربەی خۆتی تیای لەسەر ئەسپ سەرۆک ئاگای لەمە بۆتی بەڵێ بەیانی دای لای بەری یەکسەر ترامپ چکە هەر شتێک یعنی تۆ تێبینی بکە لە قسەشەکان ناڵێ من CIA و پێنتاگۆن و دەستگا هەواڵگرێکە پێیانوتم ئێران مەترسیە ئەڵێ کۆشنەر پێیوتم زاواکەیەتی ئەڵێ ستیڤویتکۆف پێیوتم باشە ئەو ڕۆژاڵە منەوێ شەڕ بوەستێنمەوە وەزیری جەنگ پیت نایەوە شەڕەکە بوەستێنم ینی ئەی خاتە سەر ئەستوی ئەوانی ئێستا وەزیری جەنگ زایۆنیە بەڵێ خۆی نەکزاوێ نییە ئەمانە هەندێشیان وەکو شەڕی خاچپەرستەکان سێریەکەن ئەوان پێڵەن کروسەی ینی وەکو ڕەهەندێکی دینی باڵێ 100% وا سێریەکەن هەندێک چ ئێستا زەنی لە ئەمریکا لە ڕۆژ یەکەمەوە باوکانی دامەزرێنی ئەمریکا دین و دەوڵەتیان جیا کردوێتەوە. نی تۆماس جەفرسن کە جارنامەی سەربەخۆیی نووسیوە دوایی کە دەستوریان نووسیوە ئەوانی کە پیانوتێ باوکانی دامەزێنەر یەکێک لەو شتانی شانازیان پێکرەوەی کە دین و دەوڵەتیان تێکەڵ نەکرد. تۆماس جەفرسن قورئان هەبووە لە قوتێبخانەکە ئێستاوان ئەندامانی کە موسڵمانن ئەبن ئەندامی کۆنگرێس قورئانەکەی تۆماس جەفرسن بەکارێن گەماوەتەوە ئەو کەسی کە جارنامەی سەربەخۆیەکەی نووسیوە. بەڵام بۆی گفتوگۆکەمان تەواو بێت چییە بۆ ئەمریکا هەدەفەکانی نەپێکاوە. ئەمانجە سەربازەکانی چی ببینە سەربازەکانی بۆ نە سەرکردایەتی باش ئەمەی کردووە زیاد لە جارێک هیچ لە ڕەفتار و بڕیاری ئێران نەگۆڕاوە. ئامانجە ئەتۆمەکان کردوێتی زیاد لە جارێک پار و ئەمساڵیش ئامانجە موشکیەکان چکۆیەکێک لە ئامانجەکانەوەیە کە توانای موشکی ئێران نەهێڵن ئەوەی کە پێیان کراوە کردووانە بەرامبەر بە هەر موشک بەردەوامە. درۆن بە هەمان شێوە ینی کردوێتی بە کۆمەڵێک پارچەوە یەک بەیەکی لی داوە کاریگەری نییە لەسەر ئێران چکە شەڕەکە شەڕێکە کە تا ئێستا ئەمریکا بە شەڕی کلاسیکی جەنگی جیهانی دووەم شەڕەکات. ئێران تەجروبەی وەرگرتووە لە شەڕی ئۆکرانیا رووسیا لە شەڕی 91 کە عێراق بۆ نمونە ئەوە کرا و لە شەڕی 2003 مەمان پێشتر وتووە کە سەدام خۆی شاردەوە هیچ نەما بۆ چونکە هەمووی بەستراوە بۆەوە کاتی خۆی لە ئێران کە شار ڕۆشت حکوومەت ڕوخە باشە کە قەزافی نەما حکوومەت نەما کە ئەسەد ڕۆشت 200-300 هزار سەرباز و سوپا و دەستگای هەواڵگری هەمووی بوو بە هەڵم بۆ چونکە بەستراوەتەوە بۆەوە لە ئێران کێشەکە لەوایە تۆ ئەگەر بتەوێ ئەم پرۆسەیە پێوتە دیکاپیتیشن یعنی سەری لێکەیتەوە کە تەرجمەیەگەین بۆ کوردەکەی خۆمە کە تۆ سەر لە کەسێکەکەیتەوە ئیتر لەشی چیەکە ئەمرێ وە ئەم استراتیجە لەمەوە هاتووە نەی پێکاوە تاکو ئێستا بۆیە بە بڕوای من بۆ دەرەچەیەکە گەڕێت کە بگا بە چارەسەر. بەڵام گرفتەکە لەوایە لە ئێران ئێستا ئەوانەی بڕیاریان بەدەستە ئێستا موشک قسەکە ئێستا سیاسیەکان کە قسە ناکەن عێراقی پاسدارانە ڕابەر دیارە سیاسەتەکەی وتوێتی هەمان ئەو ڕێنمای و بڕیارانەی ڕابەری پێشوو جێبەجێکەن هیچی نەگۆڕێەوە لەو استراتیجی پێشوو هی باوشی. بەڵام عێراقی یەک دوو جار ئاماژەی بەوەدا کە ئامادەن بە گفتوگۆ دانوستان یەکسەر لە پەرلەمانتیان بانگ دەکەین
تو کی حەقی پیاوی بەناوی ئەمەوە بڵێ من ئەمەوێ ڕێ بکەوم اینجا یەکێکی تر لە کێشەکان کە پێشتر نەبوو پێشتر هەموو خەلیج بەتایبەت قەتەر و کۆیت و ئەمانە لەگەڵ شەڕەکە نەبوون ئێستا خەلیج ئەڵێن کاکەجان ئەم وڵاتانێکەکەندا تۆ شەڕەکە دەست پێ کرد بەبێ پرس ئێمە وێران بووین بەهۆی ئەم شەڕەوە نابێ بیوەستێنی تازە چونکە بەم نەوەی ئێستا بوەستێ ئەبێ ئێمە دیلی دەستی ئێران بین بارمتەی دەستی ئێرانە بین هەر دەقەیە بێوێ هەڕەشەمان لێکە هورمز داخە ئەمە ئەکە ئەوە ئەکە بۆ ئێوە بەردەوام بێ ئێستا ینی ناڵم کاتی خۆی ڕەمسفەل قسەیەکی هەبوو کە باسی شەڕێ کرد وەزیری بەرگی پێش بەڵێ زۆر بەقووەتە ئەڵێ لە شەڕ و لە ژیانیشە زانراوەکانە ینی شتێک هەیە کە تۆ ئەزانی ئەیزانیت زانراوە نەزانەکان هەیە نەونس زانراوە نەزانراوەکان ینی هەندێک شت هەیە کە ئەزانی نایزانی بەڵام ئەوەی کە ناتوانانی پێشبینی کەڵێ نەزانراوەکان ینی هەندێک شتێ نەشزانی کە نایزانی ئێستا ئەم شەڕە چونکە لە ستاتی جاوایە من لەگەڵ بەرنامێکم لەگەڵ تۆ کردوتم مایک تایسن لە بۆکسێنگاڵێ کە یەکەم چەپۆک بەر دەموپلێک کەوت هەموو پلانەکانت تێکەچێت شەڕ بۆ نمونە شەڕی دووەم جەنگی جیهانی هتلەر چۆ فەڕەنسا لە جەنگی یەکەمی جیهانی بە 4 ساڵ پێی نەگیرە بە چەند هەفتەیەک فەڕەنسای گرت باشە لە خۆ بایی بوو کە پۆڵندای گرت چاوەڕێی ناکرد بێ بە هەرگی عالەمی کە چووە رووسیا چاوەڕێی ناکرد کە شکست بێنێ بۆ چونکە عادەتەن کە تۆ سەرکەوتنی دوان بەدەستێنی بە شێوازێکی کارکردن بەتایبەت کە هەموو ژەنڕاڵەکانیان و ئەمە مەکە ترامپ وای کرد ترامپ بۆ ئەوەی کە قاسمی سلێمانی هەموو پێیان کاکە مەیکە کردی سێرەکان نەتیجەیەکی زۆر خراپی نەبوو کاردانەوەی ئێران تون نەبوو پار زۆر پێیان ئەم جارش وا بێری کردوەوە بۆیە کە شەڕ دەست پێ ئەکا ناتوانانی دیاریکەیت بۆ نمونە بەرەوکوێتە بە ڕووداوەکان لە دەستت دەرەچێت ئێستا دۆناڵد ترامپ دوو بژاردی ئەساسی هەیە یان دیبلۆماسی یان بەردەوامی شەڕە یەک لێک خراپترە بۆ بەردەوامیش ئابێ ئاستی بڕاتە سەر یەک لێک خراپترە بژاردەکانی بەس ئێران بەم شێوە بەردەوامە بێ حتا بۆ نوێسە دوورگەی هورمز هیچ داش نەخراوە بەڵام ئەو بڕیارداکی ئەڕاوکێنە ڕۆبەیانی ئەمریکا هێزیش بێنێ کە ئەو لێرەوە درۆن و موشک بنێ بە سعودیە و ئیسرائیلەوە حتمما نتوانێت بینە دوورگەی هورمزیشەوە بە ئەو دوورگانی خۆشیەوە کە لەوەیە چونکە وڵاتی خۆیەتی باشە جوگرافیای خۆیەتی ئەم کەشتیانە یەک دانە دوو دانە بتەقینیتەوە لەو شوێنی کە هاتوچۆکە هەیە ناکرێتەوە ینی وەکووی کە بیرتە چەند ساڵێک پێش ئێستا یەکێک لەو کەشتی باڵەکان لە کەنداوی سوێس هەڵ بە هەڵە ڕۆشت گیری خوارد چەندی پێچووتا دەیان هێنا لەبەرەوە شتەکان ئێجگار ئاڵۆز بووە ئەنی ناتوانانی پێشبینی بکەیت بەڵام دۆناڵد ترامپ بەناوبانگە بەمە کاردانەوەکەی ڕۆژانەیە هیچ پلانێکی استراتیژی عامینی ئەمە جۆن بۆڵتن کە ڕاوێژکاری ئەمنی قەومی بوو ئەڵێ هینە هیچ فەلسفەیەکی نە لە استراتیژی ئەگا نە ئازانێت بەس لەسەر بنەمای ڕێی خۆی چی بوو ئەو تایە و بازار و ئەم شتانە کاردانەوەکانی بڕیارە دێمە خزمەت مامۆستاکە کەتوان سەبار بەگەروی هورمز بۆچی بوو بە کارتێک بەدەست ئێرانەوە بۆچی ئێستا بڵێن ناتوانن بیکەنەوە ئەمریکا بڵێن پلانێکە بوو بە سەربازی بیکە نەچۆ سەر دەیسا تراندە لە باوڵاتان ئەوانەیەکی بەکاری دێنەوەن بۆ خۆیان بیکەنەوە ڕاست لایجا شتێ فەرمو مجموعی تێبینی مێ من حەز ناکەم کاکتووە قەتعکەم لەبەرەوە بە دووسێ شتەیە لەسەرم کابینی دۆناڵد ترامپ طبعا ئەندام پەرلەمانێکی فەڕەنسا هەیە پێرێ لە کۆبوونەوەیکی پەرلەمانە قسەی کرۆپیایکی زۆر مەشهورە سیناتۆرێکە ئەڵێ خراپترین جۆری کابینەی حکومەتە لە مێژووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە لە ساڵی 1976ەوە کە دامەزراوە تا ئەم دەقێ جا قسە زۆرەکە ئەو ڕەنگانیان لەو قسانە ئێمە لەناو کۆمەلگای کوردی ئێمە بە جۆرێک کۆمەلگاکەمانە مەسەڵەن مجموعەیە قسە بکەین وەکو جنێ و بێڕێزی دەرەکەوێت بەس بۆ ئەوان ئاساییە بۆ کۆمەلگا قسەی زۆر خراپ بیان پێڵێ بە وەزیریە دەخوات نامەڵێ ئەویان کۆهولیە وێژێکیان مەسەلە مدمین بووە لەسەر فڵانە شتودا میانەڵێ بەس من بۆی بزانی پیت هێگزێت وەزیری جەنگ چۆن بووە وەزیری جەنگەکانی پێشوو چۆن بووە لە بەراوردا حقیقەت لە بەراوردا دەرەکە بۆ منە سەردەمی جەنگی جیهانی دووەمە ژەنڕاڵ ئایزنهاوەر وەزیری جەنگ بوو باشە یەکێک لەو پیاوانەی بەدەیان دۆکترینی حربی هەیە حرب چۆنەکرێ و لە وڵاتی سەحرایە چۆنە لە وڵاتی سەختا چۆنە کۆماندۆ چۆن شەڕەکە هێڵی یەکەم تێکشکا هێڵی دوم چۆن جێگرێتەوە پیاوێکی لە ڕادە بە دەرسەی و سەمەرەیە بۆ نمونێ لەسەر ئێران لە ساڵی 1945 قسەیەکی زۆر مەشهوریە بۆ ئەمڕۆ زۆر گرنگە ژێنڕال ئایزنهاوەر ئەڵێ ئێران مرکزی دنیاە
مرکزی دنیا دوای ئەوە قسەکەی ژێنەرال ئایزنهاوەر بوو بە تیۆری هارتلاند دوایەوە هارتلندیان لە دڵی عالم دوایەوە مەجموعەی تیۆری جیۆپۆلیتیکیان دانا بۆ شەڕی ڕوبەڕووبوونەوەی سۆڤێت ئەوە بوو ئێران هاتە ناو مەسلەی دڵی دنیاوە لەسەر لە زەوئی قسەکەی ئایزنهاوەر دوای ئایزنهاوەر خۆشی بوو بەسەرەوە کۆمار مەسەلەن بۆ نمونە ئەم پیک هێگزێتە بەرزترین پلەی کە هەی بووە مقدم بۆ لە جەیشە لە مقدمی وازێنێ ئەچێتە فۆکس نیوز لە فۆکس نیوزی چەند ساڵێک بەردەوام بۆ دۆناڵد ترامپ هێنایەتە ناو کابینەکەیەوە جا ئەم گرفتە ئەم نمونەی پیت هێگزێت بۆ ئەمڕۆی کوردستان ئێمە زۆر گرینگە یعنی هەنێک کارێکتەر هەیە کارێکتەری میدیایی یان کارێکتەرن لە مەجالێکە بە حکمی شتێک بارز ئەبن مەرجنی ئەمە کە هێناتە ناو کابینەی حکومەت و یا هێناتە ناو ناوەندی بڕیاردانەوانێ ئەمە ئەو وەجهەی کە هەیە و مەقبولیەتی ئیجتیماعی کە بۆی دروست بووە لەسەر شاشە بتوانێت ناو حکومەتیش ئەم کارایی هەبێ جا دۆناڵد ترامپ لەبەرەوەی ئینسانێکی ڕووکەشگەرایە کەسا ئەم دەردە زۆربەی کۆمەڵگای عالەمی گرتوتەوە بەشێکی زۆر لەم کابینەیە ئەو کەسانی هێناوە کە پێشتر دەرکەوتوو بوون لە ئەوەی لە ناو ئینفلوێنسەرەکان ئەوی بەناو بانگەکانی ناو تۆڕی کۆمەڵایەتی ئەمە ئەیچێکە لەی نەکەن جا من باسی مەسە ئایزنهاوەرمان بۆ منە وەزیری جەنگی زۆر سەرکەوتوی هەبوو ئەمریکا مەسەن کۆڵن پاوڵ وەزیری بەرگری بوو لەو کاتەیە کە لە عێراق درا یعنی قەناعەتی بە هەموو دنیا کرد کە سەدام ئەوە دێوەزمەیەکە ئەنی نەڕوخێ تەواو دنیا کۆتایی پێ شوشەیە لە جیرفانیا بووە چوار کۆبوونەوەیەکەوە دەری بەڵام کۆڵن پاوڵ لە شەڕی ڤێتنامە بووە ڕئیسەکان تەجروبەیەکی خەیاڵی هەبوو ئەم هیچ وەزیرێکی سەربازێک وا بوو لە چاو ژەنرال مامۆساوشار هیچ وەزیرێکی فەرمان بۆ هەموو ژەنرالە هیچ وەزیرێکی بەرگری نەبووە لە مێژووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە ژەنەراڵی دوو ئەستێرە نەبێت ئەم پیاوە مقدم بووە ئەو وەزیرە ئێستا ئەمە ئێستا تاوانە ما قانونی نەودەوڵەتی شت نازانێ ینی هەنێ قسە هەیە خۆ ڕاستە ڕنگ پێشتریش لە مێژووشە ئەمریکا بەم استراتیژەی ئەم پیاوە مامەڵی کردووە بەس کاتۆ لەسەر تەلەڤیزۆن توێتی ئێران وایە لە ڕێی قانونی نێودەوڵەتیوان ینی پاسا و کەڤەرێکی دروست کردووە کە ئەمە مەسە وڵاتێکی تیۆریستە توانیوێتی قەناعەت بە بیرروبۆچوونی جیهانی بکە پاساوی قانونی بۆ بێنێتەوە پاساوی نێودەوڵەتی بۆ بێنێتوانێت مافی مرۆڤ هەزاران شتیتە بۆ نمونە من یەک نمونە لەسەر کۆڵن پاوڵ قوتوێکی لە جیرفانە بوو شوشێکی لە جیرفانە بووە چوە هەر دانوستان و هەر کۆبوونەوەیەکەوە لە هەر میدیایە بانەکرا ئاوا دەریێناییوە مادەیەکە عێراقەتی گەورەترین مەترسیە لەسەر مرۆڤ ئەم مادەیە بڵاو بێتەوانێ مرۆڤ لەناوە بە ئەمانە ئەی بەخسەم دەچی بۆی بتوانێت قەناعەت بە ئەفکاری عالەمی بکە بەڵام بۆشەوە لە بیرۆرەکان هێڵە گەورەترین هەڵام کرد هەڵەمان نەتوێتەکان بۆ پشتیوانی و جەنگ بەڵام دەرکەوتوانیە شتانە نییە بەڵام ئەمە ئێستا ئەو گوزەرێ لەم کابینەی زانی شتێکی زۆر نمونێکی ئاسایی ئەنی سیر ماوەی پێش ئێستا وێنەگرەکانی قەدەغە کرد لە پێنتاگۆن ترامپ خۆی نا پیت بۆ چکە یەک دوو ڕسمیان گرتووە قۆز دەرنەچوو و دەمی کراوەیە ئوستاز لە ئەدەبیاتی سەربازی عالەمە قسەکەشت پێ بڕۆ لە ئەدەبیاتی سەربازی عالەمە ئەم وەزارەتی جەنگ نیە وەزارەتی بەرگریە باشە بۆ ناوکان گۆڕی بەجێ دەسەڵاتی هەیە دەسەڵاتی هەیە بەڵام ینی بۆ نێمە هەموو وەزارەتی جەنگ بوو دوای دوم جەنگی جیهانی کرا بە بەرگری هەموو دنیا ئەم ئەدەبیاتەش بڵاو بۆ تۆ لە زانستی سەربازی هەموو وڵاتێک و وەزارەتی نای وەزارەتی بەرگریە ئەگەر شتێکتر لەسەر کابینە لەسەر کابینەکەی شت زۆرە بەزیترەوە ئەمانە هەیە بەڵام خەڵکی سیرتریشی تایە خەڵکی سیر وەکو وڵای خەڵکی زۆر سیتە جا بەس دۆناڵد ترامپ بۆ خۆی پیاوێکی عاقڵە بۆ خۆی پیاوێکی عاقڵە چی کرد یەکێک لەو هۆکارانەی کە لە کەمپینەکەیە بەکاری هێنا ئەو لەم بەرەو پێشچوونەی تەکنۆلۆژیای عالەمی زانی دنیا و مەسلەی گوێگێر لە حەسری میدیایە دەرچووە هاتۆتە تۆڕی کۆمەڵایەتیەوە هاتۆتە پۆدکاستەوە هاتۆتە ئەمانە هات هەموو ئەمانەی هێنا یەکی لەوانە تاکرد کارلسۆم هاتە ناو کەمپینەکەیەوە پاڵپشتی کرد هێشێ لەوانە ئیلۆن ماسک بوو ڕاستە ئیلۆن ماسک کارێکتەرێکی میدیایی سەرف نییە بەس یەکێک بوو لەو شخصە پەنزڵڤەی نیە 200 میلیۆن دلاری بۆ لە ویلایەتانی ئەگۆڕا لە هێچە بوو لەو کەسایەتی کاریگەریانەی کە ئیتوانی کاریگەری زۆر خەڵکی کە ئەمانەی هەموو هێنایە ناو کابینەکە بەڵام غەڵەتەکەی لە چیا بوو بەشێک لەوانەی کە لە ناو کەمپینی پرۆسەی انتخابیەکە یارمەتی دۆناڵد ترامپیا هێنایە ناو کابینە وزارێکەوە هێچێک لەوانە پێی دەگزێت بەڵام مەسەلەی خەلیجوانە خۆی لە ناو ئەمریکایە شتێک دروست بووە بەشێک لەوانەیە کە ڕخنەگروشتن پێکەین و باسیەم شەڕاکن ینی حڵەتێکی سیر مەسەلەن ئەڵێ لەسەرەوەی کێشەڕەکەی دەست پێ کردووە ئەڵێ دۆناڵد ترامپ لە چاوپێکردنەکەیەوەتی کەس بنی ئەکسپەرت نەکردو ئەکسپەرت یعنی کەس بۆ می ڕوو نەکرێتەوە کە ئێرانەوە نەبەهێزە
هاتن ئەو خاتونە سەرۆکی CIA ئەویان بان کرد وڵای من هەموو شتێکم بەسەرەوە گوتووە بۆیە لە JD Vance کە تەلەفۆنی کردووە بۆ بنیامین ناتانیاهو ئەمە هارتزی ئیسرائیلی خۆی داینە ئەلێ کارگەشتۆتە شتێک ڕوبەڕبوونەوەی کەلامی لە مەقاڵەیان بۆ دروست بووە لێی تۆڕە بووە JD Vance توێتی تۆ ئەتزانی ئەم دۆخە ئاوایە ئێستا ئێمە تووشی ئابڕوچمە هیچوانە ئێمە ئینتیخاباتمان لە پێشە مانگی 11 یعنی ئێستا ئێمە ڕێژەی مەحبوبیەتی ئێمە ڕێژەی خۆش ئێمە ڕێژەی ئەو ڕاپرسیانە کاکرێ ساڵانە زۆر گرینگە ماگانە ژەکرێ ئێمە ڕێژەی خۆشەویستی سەرۆک و پارتی کۆماریەکان یەک دنیادا بەزیوە ئەمە کاریگەری لەسەر ئەم دەنگانە بێت وەگەر واش وایە عاقلانە ئەوە بوو کە ئەمریکیەکان پیان خستایەتە لە دوای ئینتیخاباتەکە بنیامین نەتانیاهوش بە پرسیارەتی ئەم شەڕێ نەکردەوە وتێتی من لە تۆ ناڕازیترم من ديفيد بارنيا بە محکەمە ديفيد بارنيا سەرۆکی موساد یعنی کەس ئامادە نیە بە پرسیارەتی ئەم جەنگاڵ بزانانی کە حەکیم نمونەیەک بین و شەڕی ڤێتنام کۆمەڵگەی ئەمریکی تووشی ترۆمایەکی زۆر سیر کرد یەک لە کاردانەوەکی جیمی کارتەر هات ئەجەنداکەی ئەوە بوو کە هێتر ئەم شەڕانە کۆتایی بێ بەرەو ئاشتی بچین ڕێکەوتنی ئاشتی کرد لە بینی بۆ نمونە ئیسرائیل و میسرا دیموکراسی کردە یەکێک لە پایەکانی سیاسەتی دەرەوەی خۆی زۆر جارەوانی لە ئەنگری پەهلوویەکان وشان ئەڵێن خەتای کارتەر بوو شارڕوخا دەرفەتی ڕەخسان بۆ ئۆپۆزیسیۆن ناو ئێران کە خۆی کۆکاتەوە شەڕی عێراق و ئەفغانستان تا ڕادێک خەڵکی ئەمریکا لێ تێگەشت چکە 11 سپتەمبەر لەلایەن قاعیدەوە کراوە ئەمانە لە ئەفغانستانن بەس شەڕی عێراق لەسەر کۆمەڵێک بنەما کرا یاخود بیانوو کرا بە تایبەتی دوای چەند هەفتەیەک بوو جۆرج بوش چووە سەرێکی لەم کەشتیانە وتی ئەوە شەڕەکەمان بردەوە لە پشتی شەو نووسرا بوو میشنە کۆمپلشت دوای عێراق تووشی ئەو شەڕی ناوخۆ و شەڕی پارتیزانی بوو و تۆ فەلوجە دوو جار هەوڵیدا جاری یەکەم پێی نەگیرە وەستا شەڕەکە 5-6 سەرباز 10,000 بریندار ئەمە کۆمەڵگەی ئەمریکی یەکەم بە ئاگا هێنایەوە لەوەی کە ئەم حکوومەتانەکان ڕاستی لەگەڵ ناکەن درۆی لەگەڵەکەن عەفو دوام کۆمەڵگەیە کە ئەو هەموو شەڕەکە و ئەو هەم بریندارە ئەدا بریندارە بێت تا ئێستاش بریندارەکانی ماون باش بۆیە کە دۆناڵد ترامپ هات لە 2016 لە دیبیتەکە لەگەڵ جێبوش لە تەنیشتیەوە بوو برای بوش هێرشی کردە سەر بوش هێرشی کردە سەر شەڕی عێراق چەپڵیان بۆ لێدا تەنها کەس بوو ئەو کاتە وتی ئێمە غەڵەتمان کردو لەمە عێراق ڕاستمان نەکردو لەگەڵ خەڵکو ئەمانێ دۆناڵد ترامپ بەشێکی بەرهەمی ئەوە بۆ یوت من ئەمەیە کۆتایی بە شەڕ بێنم من سەرۆکی ئاشتیم ئێستا ڕێک پێچوانی ئەوەی کردووە بۆیە هەموو ئەوانەی کە لەگەڵی کۆبوونەوە چکە هاوپەیمانێکی دروست کرد لە ئەمریکا ئەوەی کە دەنگێک لایەکاتەوە سربەخۆکانن ئەوەی کە کۆماری و دیموکراتیە ناگۆڕێ ڕێژەیەکی تەقریبەن جێگریان هەیە خەڵکێکی زۆری قەناعەت پێنە موسڵمانەکان لە میشیگان زۆر زۆرن موسڵمانەکان کاریگەریان هەیە لەسەرەوەی چێ لە میشیگان هێباتەوە چون کەمپەینیان کرد بۆ چونکە وعدی یاوتی من شەڕ کۆتایی پێێنم شەڕی غەزە ئەوەستێنم ئەو جینۆساید و ئەو دۆخە هەبوو لە غەزە هەمویان چون ئێستا ڤیدیۆکەی ماوە عەرەب مسلمانەکانی ئەوێ نەک هەر عەرەب مسلمانەکان بەگشتی وتیان ئێمە دەنگ بەسەر ترامپ پێین بۆ چونکە ئەم پیاوە وتی من شەڕەکان کۆتایی پێێنم پێچەوانەی سەرۆک واش بووە لە دوای دووەم جەنگی جیهانیەوە ترامپ تەنها کەسە لە خولی یەکەمی هیچ جەنگێکی هەڵنەگیرساندووە ئەم جارەتیشیە ئەجینە هەموو سەرۆکەکان لە دوای دووەم جەنگی جیهانیەوە بە ترومانەوە کە شەڕی کۆریایی کردووە هەتاکو ئۆباما کە خۆ دەزانی شەڕی چەندین وڵاتی کرد لە سەردەمی هینی شەڕی ئۆکرانیا ئەوە هەڵگیرسا بایدناکە یارمەتیەدا ترامپ سەرەتا زۆر باشێ نابووی ئێستا ئەم بەڵێنە ئەساسیەی پێشێل کردووە و ناشتوانێت قەناعەت بە خەڵک بێنێ بڵێ من ئێستا جاری وا هەیە ئەڵێ منم شەڕم نەکردووە شەڕم کردووە بۆ ڕێگری لە شەڕ جەنگ بۆ لە پێناوی ڕێگری لە جەنگ یاخود بەدەمی خۆی ئەڵێ وەڵام من پێی ناڵێم جەنگ پێڵێم ئۆپراسیۆنی سەربازی چکە پێم ئەڵێن هەر خۆشی ئەترافەکە لێ پێم ئەڵێن ئەگەڵ بڵێم جەنگە بێ بچم ڕەزامەندی کۆنگرێس وەرگرم یعنی ئەمە لە ڕەنگە لە ناو کۆمەڵگەیەکی ئەمەیە چکە ئەمەندە بەڵێنە درێ لە هەڵبژاردنەکانەوە کەس جێبەجێ ناکات دوایی هەڵبژاردن بۆ بەینێکی ئەوە لای ئێمە بەس لە کۆمەڵگە دیموکراتیەکانە وان نییە لە کۆمەڵگە دیموکراتیەکانە هەر کەسەکە باجی نادا هەموو حزبەکەی بۆیە من پێم وتی تا ئێستا 36 ئەندامی کۆماری لە ئەنجومەی نوێنەران کشاونەتەوە لە پێشڕ ڕاپرسیە چەند خەڵک دژێم جەنگە بێ بەڵێ لانی کەم لە ڕۆژی یەکەمەوە 70 بۆ 80 لەگەڵی نەبوون جا هەندێکی دژێتی هەندێکی لەگەڵ شێوازەکەی نییە بەڵام ئەوەی لەگەڵێتی دۆناڵد ترامپ
پشتیوانێکی جێگری هەیە لە ناوانەیە کە پێوترێ ماگە هەرچی بکە ئەڵێن ڕاستەکە بەڵام ئەو هاوپەیمانی دۆناڵد ترامپ کۆمارێک کۆنەکان مەسیحەکان ئەوانەی کە پێیان ئیڤانجلیکان بە تایبەت ئەوانەی کە لەگەڵ ئیسرائیل پەیوەندیکی تایبەتیان هەیە لۆبی چەک کە ئەمانە 2 ملیۆن ئەندامیان هەیە چکە ئەم زۆر دیفاعە کرد لە مافی دووەمی هەڵگرتنی چەکی تایە لە بەرەوەی زۆر جات تەقینەوە و کوشتنوشتە بوو لە مەکتەبەکانە دیموکراتەکان هەڵەندا قانونی بۆ دابنێن گەنجەکان ئەوەی باسکرا ئەوانەی کە کاریگەرن لە کۆمەلگای لە ڕووی پۆدکاست و بڵاوکردنەوەی سەر جۆ ڕۆگان هەموو شتێکی 8 ملیۆن کەسی بینێ هیچ بەرنامەیەک یعنی لە CNN و فۆکس نیوز بەقۆترا بەهێزترە بینەری زیاترە باشە هاوپەیمانەتێکی ئەوای دروستکردی ئێستا ئەم هاوپەیمانەتی کێشەی تێکەوتووە بەڵێ چونکە تۆ ئێستا سەرۆک ترۆمپە کۆماریە کە تۆ ئەندامیت بۆ کۆنگرێس خەڵک لەسەر بنەمای سیاست و ڕەفتاری ئەو بڕیارەدا دەنگ پێبدایان سوپاسان دەکەین ناوبڕێکمان هەیە سەری کاژمێر دێمەوە خزمەتان بەڵێ بینەرانی بەڕست سەری سەعات دێنەوە خزمەتان لەگەڵمان بێنەوە قسەی زیاتر و شیکردنەوەی ورتر دەکەین. جارێکتر سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ لە خزمەتتانداین بۆ قسەکردنی زیاتر لەسەر دواپێشاتەکانی جەنگ و لێکەوتەکانی و ئایا ئەم جەنگە تاکوێ دەڕوە ئایا لە بەردەم چی دەین کاکەتۆن پێش پرسیاری گەرو هورمزمان لێکردی بەڵێ گەرو هورمز بۆ چەکێک بەدەست ئێران و ئایا دوێنێش لە لیژنەی ئاسایش لە پەرلەمانی ئێران پرۆژه یاسایەک پێشکەشکراوە دوای دێ پەرلەمان پەسەندی بکاوێ لەمە دووە پارە وەربگرن لە کەشتەکان ئایا ئەمە ئەم بۆ جدێ سەر و ئایا بۆچی ئەمریکا بڵێن بە بژاردەی سەربازی تاکو ئێستا نەیتوانێم گەروە بکاتەوە دەستخۆش بینیەکەم نییە بەس مادام بابەتەکە استراتیجیە و ئەوەیە من بەس لەسەرەوە قساکەم بەس کاتی خۆی نەبم بڕە ناباهێنین باشکەمە پرسیارێکە من تەسەورەکەم ینی ئەمریکا زۆر خەڵگەم پرسیارە هەیە ئەرێم هێزە ئەم هەموو کەشتی و ناوی جەنگیا بۆ نایەتە پێش هەنیە ئەو پرسیارەکەیە ئێستا حەزەکەی خاڵ ئەم گەروە بۆ بە کێشە بۆ بە زەلکاو من جاری پێشولە بەرباسمان کردمانەگەر نەخشە هەبێ باسیەکەی بەڵام ئەوە نەخشایی تر نەبووە و بەسا منە باسکراوە لە هەڵکان بێنرا هەموو کورد لە بەرێت ئوستاز ئەوەی باسکراوە یەک ڤیدۆیەکمان لەسەر کرد ئێمە حەزکە دوای بۆ بەرنامەی داهاتوو نەخشەیەکش بێن دەکرێت لە خزمەتەن بەنسبەت گەروی هورمزەوانە یا ئەو کەنارە ئاوی کە ئێرانێت ئێران نزیکی 2000 کیلۆمەتر سنووری ئاوی هەیە 2000 کیلۆمەتر لەسەر کەنداو ینی بەشێکی لەسەر کەنداو بەشێکی لەسەر دەریای عومانە تەماشاکە ئێرانەکان طبعاً هەموو وڵاتێکی ئیمپراتۆری هەموو وڵاتێک کە مێژوویەکی دوور و درێژی چەند هزار ساڵەی هەبێ لە قۆناغا کە شکستە خوا کە بچووگە بێتەوانێ ئیگۆکەی لە دەست نادا غروری زلبوون و گەورەبوون و بەهێزبوونەکەی خۆی قەت لە دەست نایە دایم ئەم کێشەی هەیە بە قسە لەگەڵ هەر ئێرانیەکەکەی باسی شانامی فردەوسیت بۆکە باسی حافزت بۆکە باسی مۆلانات بۆکە باسی ئەو هەموو شوێنە ئاساریت بۆکە کە هەیەیان یعنی ئەمە بەشێکە لەو ئیگۆیان ئەم ئیگۆیان خراپ ڕووخاوە لە مێژووی خۆیان هەیە بە پلەبەندی پیاڕۆین پێشگە لە کۆماری ئیسلامی نەک بڵم کۆماری ئیسلامی جیاوازترە نا بۆی بزانین ئەم ئیگۆیە چی لێ هاتووە سەردەمی محەممەد ڕەزا شا تەمان محەممەد ڕەزا شا کە باوکیان دوور خستەوانێ ڕۆسفێلد و ستالینۆمانە ئەو کاتە ناو تاران نبوون تە زۆر بیریان کردوانە وتیان لەمە باشترمان دەست ناکەوێت گەنجە پێمان کۆنتترۆڵەکرێ هێنایانە سەرکار دوایەوەش کە لە سەرکار لایان برد ئەو ژنراڵ ئەمریکی کە پنتاگۆن خۆی نردی شەوکەیە چێ بۆ لایەڵێ تۆ بڕۆ ئەبێ بڕۆ ئێران بەجێبێڵی ئەڵێ عنی هیچ مەجالی تیان نەماوەڵێ نەوەڵا هیچ مەجالێکی تیانی هەیە بڕۆ ڤیدۆکان ماوە کە فڕۆکەخانەی مهراباد سەرەکەوێ ژێنراڵەکانی ئەرتەش لێ وەستاون ئوستاز هەمیانەکەون بەسەر قاچیا ئەڵێن بەزمەڕۆ وڵاتە بەجێمێڵە باشە هەر ئەڕوا بۆ بەس لەبەری ئەمریکا پێوی تۆ بڕۆ ئەمە وەکو محەممەد ڕەزا شا جا ئەمە ئەوە هیچ بەحرێنیشی لە دەزاو ینی لە مێژووی ئێرانە پاشایەک نەبووە خاک لە دەستنەیە ئەمە محەممەد ڕەزا شا باوکی ڕەزاشای باوکی ڕەزاشای باوکی فەرماندەی لەشکری قوزاق بوو لە قەزوین ئایرۆنساید فەرماندەی ئینگلیزیەکان لەگەڵ زیائەدینی تەباتەباییە کە سەیریان کرد وەزعێتی دەوڵەتی قاجار زۆر خراپە ئەم پیاوایان هەڵبژاروتیان پیاوێکی زۆر کارا و چالاکە
کۆنترۆل و زەبط و ڕەبتێکی زۆر بەهێزی هەیە بەسەر ئەو لەشکرەی کە لە بەردەستیایەتی بڕیاریان نابێنن هەرواژ بڵێ بڕیاریان نابێنن بیکەن بە وەزیری بەرگری کردیان بەسەردار سپا دوای ئەوە یارمەتیاندا و ئەوە بوو کۆتایی بە دەوڵەتی قاجارێنە محەممەد عەلی شای قاجاریش خۆی ئێرانی بەجێ هێشت بۆ پاریس نظامی شاهنشاهی دروست کرد منتیقەی ئاراراتیشیدا بە ڕەزاشا ناوچەیەکی سنووری بچکۆلە هەیە کە ئەو بیای بە ئاتاتورک ئەو ناوچەیە کە ئازەربایجانی ئێستا ئەبەستێتەوە بە تورکیاوە ئەوە لەژێر چاوی ڕەزاشا ئەیناسن چونکە ئەو بە هەدیەیانە سنوورێکی بچکۆلەیە بەڵام بۆ تورکیا زۆر مەسەلەیەکی استراتیژیە چونکە تورکیا وەکو خۆی هیچ سنوورێکی نەبوو بە ئازەربایجانەوانی ئەو سنوورەی کە هەیە بوو بە قەرەباخ و ناگۆرنا قەرەباخەوە هەیە بوو دوای ئەوە کۆتای هاتنەکەشی سیر بوو کە تەوان بێلایانیان هەڵبژار لە جەنگی دووەمی جیهانیە ڕەزاشا بێلایانی هەڵبژارتیم بێلایانم نابمە بەشێک لە مینە ڕووسەکان لەسەرەوە هاتن ئێرانیان داگیر کرد بەریتانیەکانیش لە خوارەوە هاتن هاتنە تاران ئەو بوو ڕەزاشایان بێنە بەجێبێکی شکا ڕەزاشایان برد تا منتیقەی عەبەدا تا بەندەر عەباس و لێەوە دووریان خستەوانێ بۆ ئەو دوورگەیە هەتا وەفاتیشی کرد و هەر لەو دوورگەیە بوو دوای هێنایانەوانی پێش ئەو محەممەد عەلی شا ئەوە بوتی ئاوهوای تارانم بە دڵ نییە خواڕم بۆ پاریس هەر بەجێ هێش وڵاتەکە ئامادە نەبوو بمێنێت پێش محەممەد عەلی شا مزەفەرەدین شا کوڕی ناسرەدین شا کە شۆڕشی مەشروطەیان کرد ئەنجومەنی ئێرانیان دامەزران شۆڕشی دەستوریان کرد بەڵێ ژەنەرال لیاخۆف فەرماندەی سەربازی قۆنسوڵخانەی ڕووسیای هێنا ئەنجومەنی یاسادانانی خۆیان بەرد گول لە تۆپە بە تۆپ ئەنجومەنەکەیان ڕووخان کۆتاییان بە شۆڕشی دەستوریەنە پێش مزەفەرەدین شا ناسرەدین شا هەراتی دۆڕان هەر دۆڕانی بە ئینگلیزەکان یاریێکی زۆران بازیان کرد ئینگلیزەکان بردیانەوە و هەراتیان نایە لە سەردەمی ناسرەدین شا یەکێک لە باشترین سەرۆگۆزیرانەکانیان هەبوو ئەوەی کە پێوتی ئەمیرکەبیر ئەو سەردەمی بەناوی ئەوە نامراوە زانکۆش بەناوی ئەوە بوو لە حەمامێکە لە کاشان کوشتیان هەر ناسرەدین شا پێش سەردەمی ناسر ئەومە گەوتی ئەو مێژۆ بۆ ئەم بزانی ئەم ئیگۆیە بۆ تێک دوو سەدە زەلالەتە هاتوون باش پێش ناسرەدین شا فەتح عەلی شا کێشێک بوو لە بەهێزترین شاکانی دەوڵەتی قاجار خۆی کوڕی نەبوو لەبەرەوەی شاکانی قاجار لە ترسیەوەی یەکین هەموو براکانی خۆیان ئەکوشت و چاوی یەکتریان کوێرە کرد و بەشێکیان هەر نەزۆک ئەکرد ئەو لەبەرەوە کە ئەژبوو بە پاشا دوایی خوا دەروێکی لێ کردەوە مناڵی نابوو بۆیە خۆی کوڕی نەبوو عەباس میرزا کە برازای بوو ئەوی کرد بە فەرماندەیینەکەی ئەویست شکۆمەندیە بۆ ئێران بگێڕێتەوانێ و بیباتەوە بۆ سەردەمی نادرشای ئەفشاریاوی واتەوە بۆ سەردەمی دەسەڵاتی زەندیەکان شەڕیان کرد لەگەڵ ڕووسەکانە چەند زنجیرە شەڕیان کرد دوو پەیماننامەی پێوتێ پەیماننامەی نەنگین یعنی شەرمهێنەر گوڵستان و تورکمانچای بەشێکی زۆری خاکی ئازەربایجان و تورکمانستانی جۆرجیای ئێستا و تەفلیس و نەخجە و نەخجەوان و بەشێکی ناگۆرنۆ قەرەباخیشیان دۆڕان یعنی ئەم دەوڵەتە لە 200 ساڵی ڕابردووی ئەمە بۆیە بە وردی باسی مێژۆما کردما هەمووی دراساتی گەورەی لەسەرکراوە کات بە دانەیەکیان کتێبی لەسەر نووسراوە لە 200 ساڵی ڕابردووە ئەم غرورە ئەم ئیگۆیە تێکشکاوە باشە ئەم ئیگۆ تێکشکاوە بە بەردەوامیش ماوە تۆ لە ناویانە هەوڵیان ناوە ویستویانە سوود وەربگرن ویستویانە ببن بە زلهێز ویستویانە ڕۆژێ لە ڕۆژان دەسەڵاتیان هەبێ لە دوای کۆتایی بەڵێ ئێستا حکوومەتی تورکیا ئەردۆگان بەردەوام ویسێتی هەمان کاریگەری داناتەوە لەسەر ناوچە تەمانەمە کە ئەم مێژووە باسەکەین ئەوە نەبێ من حەسکەم ئەم مێژووە ڕووبە یا من دژایەتی بکەم من بۆ ئێمەی کۆر زۆر گرینگە لە مێژوو و لە خەونی ئەم دەوڵەتانەی دراوسێمان تێبگەین چونکە هیچ نەبێت دایم کورد قوربانی تۆ ئەگەر لە مێژووی ئەم دەوڵەتانەی دراوسێت تێبگەی لە استراتیژیان تێبگەی لە خەمە تاریخەکانیان تێبگەی تۆ ئەتوانی بەرامبەر ئەمانە سیاست بکەیت واتوانی بە شێوازێکی عەقڵانەش سیاست بکەیت وەتانی استراتیژی خۆت داڕژی جا ئەمە مەقسەدم لە چییە لە دوای کۆتایی هاتنی شەڕی ئێران و عێراقەوانێ ئێرانەکان بیریان لەوە کردوانێ لە بەڵێ لە دوای شەڕی ساڵیان لەگەڵ عێراق بیریان لەوە کردوانی کە ئێمە لە داهاتووە پێمان خۆش بێ و پێمان ناخۆش لە شەڕمانە بێ لەگەڵ ئەمریکیەکان چۆن خۆمانی بۆ ئامادەکەین بیریان لە استراتیژی چێ کردوانەی چێک لە سپاس سالارە دەریاییەکانی سپای شاهانەی بەریتانیا ناوی سێر والتەر ڕالی لە سەدەی 16 بیری استراتیژێکی زۆر مەترسیداریدان ئەوەتی هەر کەسێک کۆنتترۆلی دەریا بکە کۆنتترۆلی سەرۆت و سامانی دنیا کە واوەی کۆنتترۆلی سەرۆت و سامانی دنیای کرد سیاسەتی دنیا لە بەردەستایەتی
کەواتە ئێمە قرار بێ شەڕمان هەبێ لەگەڵ ئەمریکیەکانە و ئەمریکا استراتیجی جەنگیان لەسەر ناف لەسەر کەشتی بنیادراوە و معلوماتە ئەمریکا بە جێرالفۆرد و برایم لینکڵنەوانێ نزیکی 12 بۆ 14 دانە ناوی کەشتی فڕۆکە هەڵگری هەیە. هیچ دەوڵەتێک لە دنیاە هیچ دەوڵەتێکی عاقڵ ئامادە نییە لە ململانەی جەنگێکی کلاسیکیە بڕا چێبڕچێ بکە لەگەڵ ئەمریکیەکانە نەک ئێران تەنانەت ڕووسەکانیش و حەزەکەم مەفهومە ڕێک بێتەوانێ ڕووسەکان تەنها لە یەک بابەتە چێبڕچەی جەنگیەکەن لەگەڵ ئەمریکایە کە پێوتێ استراتیژی یەکسان استراتیژی یەکسان یعنی من بەقەی هێندەی تۆ چەکی ئەتۆم هەیە بۆ لەناوبردننی دنیا ئەژینا هیچ کاتێک نە رووسیا نە فەڕەنسا نە چینیەکانیش تەنانەت ئامادەی ئەوان دەریایەکە بەریتانیا داینە هەتاکو کەنداوی سوێز بەردەوام بوو 4 سەدە ئەمریکا بەنیاد بوویەوەتەوە کەوتە ئیمپراتۆری بەریتانی قەت خۆری لێ ئاوانە بێ ئەمە بوو بۆ چونکە بەریتانیا حتا ناپلیۆن هەموو ئەوروپایگر نەیتوانی بپەڕێتەوە لەبەر ئەو هێزە دەریای کە بەریتانیا هەیە ینی بەریتانیا دوای ئەمریکا ئەو ڕەگە هینانە لە سنگاپۆرە لە ئاسیاوە بیگرە بۆ تایوان بیگرە بۆ خودی ئەمریکا بۆ پاناماکە دوای دروستکە کەنداوی سوێز ئەم هورمزە بابل ئەمە هەمووی بەدەست چکە ئەمانە شادەماری جیهانن. باشە جا دوای وتر هاتنە سەر هێزی دەریایی هاتنە سەر هێزی دەریایی هیچ دەوڵەتێک لە جەنگێکی کلاسیکە باش بە ئاراستەی استراتیژی ئەمریکیان ناڕوا بۆ ئەوەی کە توانای دەریایی خۆی بنیاد بنێت نەک ئێرانیەکان ڕووسەکان و چینیەکانیش بوجەی سەربازی رووسای بوجەی سەربازی چین ئەمڕۆ یەک لە سەرسی بوجەی سەربازی ئەمریکایە لەبەرەوە چینی ئەمڕۆ دوو دانە کەشتی فڕۆکە هەڵگریە هیندستان یەک دانەی هەیە فەڕەنسا تەنها ژانی لە ئۆکرانیا کۆن بوو نوێی کرد فەڕەنسا تەنها ژەنەرال دیگۆلی هەیە ڕووسەکانیش بە ئاماشەوە هیچیان ئەمەنیە لەبەرەوە ئێرانەکانیش کە بیریان لەمە کردەوە ڕۆژی لە ڕۆژان ڕوبەڕووە بنەوانەیەوە چێبڕکەیەکی جەنگیانە بێ بەرامبەر بە ئەمریکیەکان لە ڕووی شێوازی کلاسیکەوانێ ببیریان لەو نەکرێتەوە خۆیان ئامادە بکەن بۆیە من لە یەکەم ڕۆژ ێم جەنگەوانێ لە هەر کەناڵێ قسەم کردووە لەم استراتیژی ئێران لەسەر بنەمای جەنگی نامەتەقارن پێداتوە زۆر زۆر بەێ لە خزمەتای زەمە تەبعەت من ناتوانم ئەم شتێ سیرکاری ناتوانم بۆ نمونە مثلا ئەنێ بابەتەیە سەردەیە ڕوو سەرزارێکی ئەم بابەتە زۆر میمە ینی زۆر گرینگە بۆ فەڕەنسا نایەت ئەم شەڕۆ بۆ هیچ وڵاتی بۆ ئەمریکا خۆی ئابراهیم لینکڵنی نێناوە بۆ نایەتە گەری هورمزەوە بیکاتەوە باشە بۆڵام ئێستا ئەمڕۆ ئەمریکا بۆ خۆی دۆناڵد ترامپ ناڵێ بە بەریتانەکان ناڵێ وەرن گەروی هورمز ئێوە بیکەرەوە من ئیشم پێی نییە ئەیوە خۆی نایکاتەوە مع العلم ئەم گەروە پێشتر کراوە بووە بەم جەنگە داخراوە خۆم گەرودا نەخراوە باش ئەوە ئێستا داخراوە سەری نەشکاوە پێچاوێت زاکە باشە نهێنیەکەی چییە کە هیچ نوێنێک نییە ئەم کە هاتووە بیری لەوە کردوتەوە زانیوێتی لە جەنگێکی کلاسیکە نەتوانای ئەوەی هەیە نە ئیمکانەتی ئەوەی هەیە نە ئەو بوجە سەربازی هەیە نە ئەتوانێت ناو دروستکە نە ئەو ئەگەر ناویش دروستکە نە ئەو کەشتی نە ئەو فڕۆکە پێشکەوتوانی ئەوی هەیە بیخاتە سەر ناوەکەی نە ئەو موشەکانەشی هەیە گەڕاوەتەوانێ ئوستاز گەڕاوەتەوانێ سەیری جوگرافیای وڵاتەکەی خۆی کردو باش سەیری جۆپۆلەتیکی سروشتی وڵاتەکەی خۆی کردو وتوێتی من چۆن بتوانم بە جەنگێکی نابەرابەر بە استراتیژێکی نامتەقارن بتوانم استراتیژی دانێم بۆ وڵاتەکەی خۆم بۆ بەرگریەگە ڕۆژی تووشی جەنگ بوو بیری لە چی کردوتەوانێ وتوێتی ئەم وڵاتی من هەمووی شاخە زنجیرەچای زاگرۆزە لێوە کە دێتە خوارەوانێ هەتاوەکو کەنداو ئەم کەناراوەی کەنداویش کە هەمە نزیک بە 2000 کیلۆمتر هەمووی بەردەڵانە ئەمە هەمووی ئەەکەم بە تونێل هەمووی ئەەکەم بە شاری ژێرزەمینی هەمووی ئەەکەم بە حەشارگە پڕی ئەەکەم لە چەکی تاکتیکی چەکێک کە خۆم قوتم بشکێ بەسەریا کە درۆنە موشەکە ڕۆکێت وی بە ئاسانی لەناو نەبرێت بۆیە لە یەکەم ڕۆژەوە کە هاتووە ئەڵێ ئەوە هێزی ئاسمانی نەما هێزی دەریایی نەما هێزی بەرگری نەماوە توانای تەقاندنی موشکی نەماوە تا ئەم ڕۆژ بەردەوامە و ناحەقیشی نییە کەوایە بۆ لەبەرەوەی ئەمریکا بۆ خۆی بە درێژای ئەم 7 ساڵە کە زلهێز بووە استراتیژەکەی لەسەر دەریا بنیادراوە ئەو ئەزانەیە هیچ دەوڵەتێک لەسەر دەریا ناتوانێت چێبڕچی ئەمریکا بکە لەو تەکنەلۆژیایی کە هەیەی چ لە فڕۆکە چ لە ناوی جەنگی چ لە کەشتی ڕوبەڕووبوونەوە چ لەو هەموو موشک و سیستمی بەرگریانەی کە هەیەی بەڵام ئێرانەکان هاتوون چیان کردووە ئێرانەکان هاتوون دژی ئەوەی ئەو بە استراتیژێکی جیاوازتر بە تەواو پێچەوانە پشبەستوو بەو جیۆپۆلۆتیک و بەوەی کە ئەوەی کەوتێ لەسەر خاکەکەیان هەیە شتێکی 100% پێچەوانەی ئەوەی ئەویان بنیادنا بۆی ئێران لەسەر بنەمای شەڕێکی نابەرابەر شەڕەکە ئەمریکا شەڕێکی کلاسیکەکە ئەنجاکە پرسیارەکە لێرە دروستە بێ گریمان
ئێران ئەمریکا هەموو کەشتی فڕۆکاڵگرەکانی هێنێ باشە بۆ گەروی هەرموز ئەیێنێتە ناو کەنداوەوە باشە بۆچی ئەیێنێ لەبەرەوەی بتوانێت حیمایەتی کەشتی نەوت گوێزەرەوەکانی پێ بکە وانە بۆ نمونە کەشتێکی هندی تێئەپەڕێ کەشتی جەنگی ئیبراهیم لینکڵن و هی جۆرج بوشش ئەم دیواودی وێگرن تا ئەیگوازنەوە ئەیخەنە سنوورێکی ئارام باشە ئەخۆ استراتیژی ئێران ئەوە نییە بڕوا لە کەشتی ئەمریکی بە استراتیژی ئێران ئەوەیە درۆنێکی بچکۆلە ئەڕوا لە کەشتی نەوت گوێزەرەوەکایە کەواتە ئەو هەیبەتەی کە ماویشێتی ئەمریکا ئەوەشی نامێنێ چکە ئەو کاتە ناڤەجەنگیەکەش کەشتی نەوت گوێزەرەوەکەی پێ ناپارێزرێ ئەمەی کە من بەدباسەکەم ئەمە نەتیجەی چەند ساڵە ینی دراسەکردنە کە من دڵنیا بە وایە و ئەوەشی کە نایەتە پێشەوانێ لەبەر ئەوەیە ئەوەشی کە نەڕووسەکە نە بەریتانیەکان نەیابان نە هیچێکێک لە وڵاتانە نایەنە گەروی هورمزەوە لەبەر ئەوەیە لەبەرەوەی ئەزانەیە ئەگەر بێت و چی چەک و تەقەمەنی و استراتیژی سەربازیشی هەیە بیهێنێ ئەزانەی کاریگەری نیە ئەوساس بۆ کاریگەری نیە ناوی جەنگی هەر لە بنەڕەتەوە کە دروست کراوە ئەمان خۆیان کاتی خۆی دێت هەنێ ناوەیە کە ئیتر وردە وردە پیر ئەبێ کە تەمەنی کۆتایی پێێت کەشتی جەنگی ئەمریکیەکان ئەیبن لە خزمەتی سەربازی ئەیبنە دەرەوانێ ئەم مێژوەمان هەیە لە ساڵی 2005 یەکێک لە کەشتی جەنگیەکانیان لە خزمەتی سەربازی بردە دەرەوە بردیانە محیط بریانە ئەتڵەس لای خۆیان بەوەی هەیان بۆ ئەمریکیەکان لێیاندا لە موشک لە ئاسمانەوە لە موشکی ژێردەریایی بە فڕۆکە لێیاندا بە ڕۆکێت لێیاندا ناو غەرق نابێ یان ێستا نابێکی وەکو ئابراهیم لینکڵن تو ئێرانەکان چیان هەیە لەشی بن ڕنگ بە غەرق نەبێ چکە پێک هاتەی دروست کراوەکەی باشترین جۆری پۆڵایە بەس بێ کاریگەر ئەکرێ باشە لەبەر ئەوەی ئێرانیەکان بیریان لێ کردوەوە ئەوە نییە کە ئابراهیم لینکۆڵن غەرقی ئاوکە ئەوەیە کە قەرارە ئابراهیم لینکۆڵن کە دێت یان هەر کەشتێکی جەنگی کە دێت حیمایەتی گواستنەوەی نەوتێکی ئاسوودە و ئارام بکە لە کەنداوە ئەوە لە کار ئەخا لە شانۆی جەنگەکەی کاتە دەرەوانێ بۆ لەبەر یەک هۆکاری بچکۆلە بۆ لەبەرەوەی کەشتی جەنگی کەشتی نەوت گوێزەرەوە تەکنەلۆژیایەکی زۆر ئاڵۆسکاوی هەیە بەڵام لەبەر ئەوەی 2 ملیۆن بەرمیل نەوت ئەگوازێتەوانێ ئەبێ بە شێوازێکی زۆر سووک دروست بکرێ ئەو پلێتەی کە بۆ کەشتی نەوت گوێزەرەوە بەکارێت یەک لە سەرسەدی ئەو پلێتە نییە کە بۆ کەشتی جەنگی بەکاردێت لەبەر ئەوە کە ئەیبینی ئێرانیەکان لی ئەدەن لە بنیشەوە لی نادا بۆ معلوماتێت بۆ لە بنەوە لی نادا و پرسیارە لە کەشتی نەوت گوێزەرەوەکان لەسەرەوە لێدا بۆ لەبەرێگە لە بنەوە لی بە کەشتێکە غەرق بێ خۆی ئۆفشۆری ئاوی کەندا و 100 بۆ 120 مەترە یەک کەشتی غەرق بێت ڕنگ بێ 20 ساڵ کاتی بێت تام کەشتێکتە دەرەوانێت لەبەر ئەوەی بێژگەلەوەشی پیسە ئوستاس خۆی ڕێڕەوی ئاوەکە قوڵ نییە بەو شێوەیە ئەگەر کەشتێک لە بنەوە لێ بدرێت بە موشەکی ژێردەریایی کەشتێکە غەرقی ژەر ئاوەکە ئەبێ و ئەو کاتێ پرۆسەی هێنانە دەرەوەی ئەو کەشتە لەوانەیە 10 ساڵ کاتی پێویست بێ ئەمە یەک دووهەمینیشیان ڕێڕەوی چوونەژ ناوە و هاتنە دەرەوە لە گەروی هورمز وەکو پێشتریش باسمان کردووە وەکو چۆن دوو جادە دروست ئەکرێ ئاوا دیاریکراوە لە چۆ ئەڕۆیتە ناوەوە لە چۆ دەیتە دەرەوە لەبەر ئەوە هیچ کاتێک تۆ نایبینی لە ژێر دەریاوە لی با یا بە جۆرێک لی با کەشتێکە غەرق بێ بەڵکو بە درۆن لەسەرەوە لێدرێ یا بە ڕۆکێت یا بە کروز لەسەرەوە لێدرێ لەبەر ئەمەیە ژەنەراڵە فەڕەنسیەکە چی ئەڵێت تۆ ئەو کاتێ ئێمەبانەکەی بلیتی داوەتکردنی تایتانیکمانەی تێ کە بەر تاوێری بەفرەکە کەوتووی ئەم قسەیە زۆر بە معنایە بۆ بە معنایە لەبەر ئەوەی ئەم گەروە بۆ خۆی هەر لە بنەڕەتەوانێ تۆ ناتوانی حیمایەتی نەوت گوێزەرەوە بکەیت هەتا ئەو کاتەی توانای تەقاندنی ڕۆکێت و موشک و درۆن لە ئێران وەرئەگریتەوە ئەمریکیەکان ئەم قسێ حەزەکەم ئەو خۆی بگە ئەمریکاش و ئیسرائیلیش هەتا ئەو دقەی نەتوانن کۆنتڕۆڵی تەقاندنی موشک و درۆنەوەی کە پێوتێت توانای ئەتاکتی ئێران بە تەواوەتی سەیتەرە بکەن هیچ هێزێک لە دنیاە ناتوانێت لە کەنداوە زەمانەت و گەرنتی ئەوە با بە کەشتێکی سوتەمەنی گوێزەرەوە بڵێ لە 100% تۆ بە دڵنیایی ئەتوانی بە کەنداوە بڕۆی لەو قسێش دڵنیا بە باشە دێمەوە خزمەت دوات کات چۆن پێدای لە قسمەتین
کە مامۆستا وشار سەبارەت بە بڵین لێکەوتی لەسەر ئەم ناوچەکەش سەوڵاتانی عەرەبی لە بەردەم چیدان باسی هەوڵی پاکستان پێش کۆبوونەوەی پاکستان و میسر و تورکیا و سعودی هەبوو ئەوانیش ترسیان هەیە لە بڵین لە ئەوەی کە ئیسرائیل زیاتر باڵا دەست بێ کێشە بۆ ئەوانیش دروست بێ بەڵێ بۆی گفتوگۆ ئارگومنتەکەمان باش بگات یەک زیادکردنم هەیە زانی ئەمە گەڕێتەوە بۆ سەنزوو لە کتێبی هونەری جەنگا ئەڵێت لە شەڕدا خۆت بە دوور بگرێت لە شوێنی بەهێز لە شوێنی لاوازی دژمنت بە باش ینی ئەمریکا بنگەکانی قووەت بوو کەشتە جنگەکانی قووەت بوو ئێران ئیشی لەسەر ئەو کۆبیکە بە خاڵی لاوازی بەڵێ بزە باشە ینی بۆ نمونە چۆن ئەمە باسی ئێرانەکەی باش کە ئەسکەندەر پێش ئەوەی ئەسکەندەر ئێران داگیرکە لە 3020 پێش زاینە یەکێک لەو چەکانی لە جەنگا بەکارێ نەگالیسکە بوو ئەو تاکتیکێکی داهێنا ئەسکەندەر کە گالیسکەکە نزیکە بێتەوە لەگەڵ ئەسپەکە هێزەکە خۆی بڵاوە کاتەوە یەتە ناوە لە ناوێ بێ ئیتر لەو جەنگەوە بەکار نهێنرایەوە یا بۆ قۆناغێکە بوو فیل بەکارهێنرا هەر چەکێک کە بەکارهێنرێ لە جەنگێکە بێکاریگەر کرا باش ئیتر ناتوانانی بەکاری بێت بۆچی بنکەکانی ئەمریکا دەڵێ بێکاریگەر کراون بۆ کەشتی کەشتێ جەنگەکانی فەلسەفەی پشت ئەم هینە چی بوو استراتیژی پشت ئەمە چی بوو کە خەلیج ئەمریکایان هێنا و بنکیان بۆ کردەوە چکە پێیان وا بوو یەکەم هەتا بنکی ئەمریکی لێبێ کەس ناوێرێ پەلاماریان ئەمە جۆرێک لە ڕەدع دروستەکە بۆ بەرامبەر دووەم لە حاڵەتێکە لی بدرێ ئەمریکا ئەتوانێت ئێمەش بپارێزیە و بەهۆی ئەم بنکانەوە وڵاتەکانی ئێمەش بپارێزێت ڕێک پێچەوانە کەوتوتەوە ئێستا ینی بۆیە ئەمە شتێکی استراتیژیە ئەمە بۆ نمونە لە شۆڕشی کوردیە تۆ 1 ملیۆن دەبابە هەبێت لە شاخە چی لەکەی دەبابە سوودی نییە یانی شەڕی پارتیزانی بۆ نمونە تۆ هاتی لە گەرمیان تاقەتە کرد لە کوێ تاقەتە کرد لەوێت تاقەتە کرد دوو جوندیش بکوژرایە حکوومەت چی ئەکا یعنی بۆ نمونە بۆیە پێوترێ شەڕی گەریلایی شەڕی پارتیزانی شەڕی نابەرامبەر ئەوەی کە پەیوەندی بە ناوچەکەەوە هەیە ئێستا ئیسرائیل باشکرانە تەنیاهو ئەیڵێت ئەڵێ ئێمە زلهێزی ناوچەین و زلهێزی دنیاین بەمانایەکی تر ئەوێ لەڕێ ئەم جەنگەوە لە ڕۆژێکەکەمی شوت و ئێمە ڕوخساری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گۆڕین ئەوێت ئەندازیاریەکی ئاسایشی نوێ دروستکە بە چ مانایەک ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای یەکەم جەنگی جیهانیەوە تا 56 سوێس و تا شەستەکان کە بریتانیا کشایەوە بەریتانیا و فەڕەنسای نییە میسە بۆ نونە بۆ ئیسرائیل چۆتە لوبنان یەکسەر فەڕەنسا ئەچێت بۆ نەتەوەیەکگرتوەکان داوای دانیشتنەکە بۆ ئەحمەد شەرع یاخود جۆلانی ئەبێ بە سەرۆکی ئین بەبێ انتخاباتیش یەکسەر ماکرۆن یەکەم سەرۆکە بچووکە پێشتر لە لوبنان و لە سووریا بووە بەریتانیاش بە هەمان شێوە دوای ئەمریکا شوێنی ئەمانی کردەوە بەمانایەکی تر ئەمریکا چۆن لە ئەوروپا دوای دووەم جەنگی جیهانی زمانی پاراستنی ئەوروپا بوو بە هەمان شێوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش زمانی پاراستنی دۆست و هاوپەیمانەکانی بوو سعودیە پاشای سعودیە لەگەڵ ڕۆزڤێلت کۆ بووە لە کاتی دووەم جەنگی جیهانی لەسەر کەشتێک ڕێکەوتن ئاسایش بەرامبەر بەوزە ئەمە نەماتەواو بوو کۆتایی هاتووە ئێستا ئەو چیرۆکە کۆتایی بەڵێ چونکە ئێستا ناتەنیاهو ئەڵێ من ئەمەوێ زلهێزی ناوچەکەم بەمانایەکی تر لە ڕووی سیاسی لە ڕووی سەربازی لە ڕووی ئاسایش لە ڕووی نەوت و ئابووری وزەوە ئەمە بێ قسەی کۆتایی بکەوە ئێساڵێ بۆرێکە بەلای ئەمە بێنن بۆرێکە بەلای ئەوە بەکارمێنن بەڵێ دوێنێ بۆ ئەحمەد شەرع لە ئەوروپا ئاڵێ من تەسەوڕەکەم ئەوش بکەنە ئامانجە کرد لەسەر فکرێ بڕوە چکە ناتەنیاهو بۆیە ئەم دۆخە بەکارێنێت نەوت لێەوە بڕات ئەوەی ئیسرائیل زۆر بەهێزەکە فعلەنێکا بە زلهێزی ناوچەی هەرچەند خۆی بچووکە توانای ئەوەی نییە بەڵام کە سووریا ئاڵێ وەرە لای منەوە بیبە ئەمە کێشە دروست دەکات اینجا ئێستا کێشەی پاکستان و پێش ئەم جەنگانی ناوچەکە پێش 7 ئۆکتۆبەر کە حەماس هێرشی کرد لەسەر ئیسرائیل لە ڕێگەی ئابووریەوە ئەوەی کە ترەمپ ناوی نابوو مامەڵە یاخود سەفقەی سەدا پێیان وابوو بە ڕێکەوتن لە نێوان وڵاتانی عەرەبی و ئیسرائیلە ئەوەی کە ڕێکەوتنە برێمەکان کە ئیمارات و بەحرین و مەغریب و ئەندازیاریکی نوێی ئاسایش دروستەکەن بۆ منتیقەکە بەمانایەکی تر ئەم وڵاتانەی ناوچەکە خۆیان نکتری ئەپارێزن بە دوو ئاراستە یەشیان دژ بە ئێران باشە کە ڕکابەر و یاخود دژمنی هاوبەشە یەشیان بەرامبەر بە تورکیا و ئیخوان بەگشتی ئیخوان مسلمین بە قەتەریشی تیا بوو بۆ نمونە وەکو هەدەف فەڵەستینیەکان و بەتابەت یەحیا سنوار لەمە تێگەشتن کە ئەگەر ئێستا نەجوڵێن کۆتایی هاتووە قەزەی فەڵەستینی ئێستا لێنزی گراهام دوێنێ چیەڵێ
ئەڵێ من پشگیری سەبەک کەم شەڕەکە کۆتایی بێنێ بەس بەمەرجێ سعودی لەگەڵ ئیسرائیل ڕێ بکەوێ پەیوەندی ئاسایی کاتەوە بەمە کۆتایی بە قەزەی فەڵەستینیەت بەمانایەکی تر ئەم جەنگە بۆ سەپاندنی ئەمنیەت و با بڵێن ئەندازیارێکی ئەمنی نوێ لە ناوچەکەیە بەس ئیسرائیلەوەی بوو جێبەجێ دەکرێت ئێستا ئێستا بۆ تاوانەکە ئێستا ئەو کۆبوونەوەی لە ئیسلاماباد باشە بەڵێ ئەوە حوسیەکانەوە ئێرانە بەڵێ ئەوەی کە لە ئیسلاماباد کرا پاکستانیەکان دەست پێشخەریان کرد ناتەنیاهو و ئیسرائیلەکان بەگشتی دژی ئیسرائیل قسەیان کردو ئەڵێن دژی پاکستان ئەڵێن ئەوش ترسیدارە وڵاتی مسلمانە دۆمی هەیە و لە ئێستا شۆڵەن تورکیا هیلالی سووری دروستەکە تورکیا دژمنی داهاتوومان هێشتا ئەمە تەواو نەبووە سعودی لەمە تێگەشتووە میسر لەمە تێگەشتووە بینیمان سیسیە لە تکایە بە ترەمپ ئەم شەڕە ڕاگرێت توانی ڕایگری دوێنێ باش تورکیاش لە مەترسیە تێگەشتووە هەر بۆیە پەیوەندی ڕاستوخۆی بە کوردیشەوەی ئەو پرۆسە ئاشتێش لە چوارچەوەی ئەوەی یاکراوە بۆیە بەشێکی بۆ ئەوەیە دەست پێشخەری بکەن بە کۆتایی ئەم شەڕە بەشێکی ڕێگریە لەوەی کە ئیسرائیل سیاسەتی خۆی بسەپێنێ بەس بەم شێوە دەتوانێت ئەو سیاسەتی بسەپێن ئێستا بەری شەڕی لە غەزە تاو نەبووە بڵین ئەو لە لوبنانەوە لەگەڵ حوسیەکانە لەگەڵ ئێرانە ئیسرائیل لە خاڵی بەهێزی هەمیشە لایانی سەربازی بە تایبەت هێزی ئاسمانی بۆ لە دروست بوونیەوە ئەوێ یەک ڕەهەندیتری بۆ زیادکە ڕەهەندە ئابوووریەکەیە بۆیە ئێستا بەراوی سەرشی ڕەنگە ئیسرائیلیش نەبێت زیاتر ناتوانێت بەڵام ئیسرائیل وەکو وڵات سەیریکەین وەکو حکوومەت نەک وڵات هەفوو هەرچەند خەلیج پاشەکشە بکە زیان بکە ئابوووریەکەی لاواز بێ بە قازانجی ئیسرائیلە لە ئێران هەرچەند ئێران لاواز بێ هەر بە قازانجی ئیسرائیلە چکە ئیسرائیل ئەم هێزە سەربازی ئەوێ بەکار بێنێ بە هێزی سەربازی بە زۆر شێوازێکی نوێ لە بەڕێوەبردنی ناوچەکە بسەپێنی دوور نییە ئیسرائیلێکی بێ لە وڵاتانی سبەینێ بە ئەمریکا بڵێ کاکە پێویستمان بە تۆ نیێتەوە ئەگەر ئەو قسەی ناتەنێ وەرگیت کە ئەو بێبەزل هێزی هەرێمی و نێو دەوڵەتی تر خۆ ئەمریکا زل هێزە ئێستا بۆ نمونە هەتا رووسیا شان هەیە لە شانی ئەمریکا لەبەرەوە بۆ دروستکردنی واقعێکی نوێیە هەموو ئەم شتانە لەسەر وەرەق عادەتەن ئاسانە بەڵام لە جێبەجێکردنە زۆر ئەستەما چکە ئیسرائیل سێ چوار خاڵی بەهێزی هەبوو لە دەستیاوە وەکو یەکیان ئەوەی کە ئەیوت من تەنها دیموکراسیم لە ناو خۆیە کێشی زۆر قوڵی هەیە ئەین دوێنێ پێرێکە بووجە دەرچووە ئۆپۆزیسیۆن بە ناتەنیاهو حکوومەتەکەی ئەڵێن حکوومەتێکی چەتە و دز و ئەو گەندەڵ یاسایان دەرکردووە بەس فەڵەستینی ئەدامەکرێت بەسەدارە ئەدرێت ئەگەر ئیسرائیلیەک هەمان تاوان بکە نایگرێتەوە بۆنە شەمپەی نێخواردەوە کە بنگی فێر بۆنە لە خۆشی ئاهەنگێک لە کاتێکات چەند سەربازێک لەو لەحسا لە لوبنان کوژرا کەواتە خاڵی بەهێزی کە ئەیتوانی ئارگومنتێک بوو پێشکەشی کا لە دنیای لە ئەوروپا لە ئەمریکا من دیموکراسیم بۆیە لە ناوچی شەکە دیموکراسیت یانی و هەموو دنیا دوژمنمە پێویستە پێشی بەرگەیم لێ بکەن خاڵێکی بەهێزی ناوخۆیی بوو بۆ هەموو سیستەمێک وایە کەم سیستەم هەیە ڕۆخابێ ئەفریقای باشوور بەچی هەڵۆشایە خۆ ئەتۆمیشی هەبوو گۆشەگیر بوو چکە ئەو کێشە ناوخۆیانەی نەیتوانی هەلکە لەگەڵ ڕەشپێستەکان خاڵێکی بەهێزی تری هێزی سەربازی ئەوە بوو کە ناتوانێت پەلامەری بە ئیسرائیل بەپی منطقی ئەوە بێ ئەتۆمی هەیە لە شەستەکان ئەتۆمی هەبوو کەس نەوێرە پەلامەری بە لە دوای ئەوە تووشی دایان شەڕ بووە باشە و دەرکەوت ئەتۆم بەڕاستی نابێ بە و پارێزەرەی کە تۆ ئەتوێ بیکەی بۆ ئێران بە دوایەوە نەبوو چکە ئێران ئەتۆمی هەبێت خەلیج هەمووی ئەیکات هیچ بەرابەر یەکسان نەبن بەرامبەر بە یەکتری خاڵی گەورەی ئەمریکا کە زۆر بەهێز بوو ئەمریکا بوو ثیۆدۆر فەیلسوفین مامۆستایەک پرۆفسۆرێکی لە زانکۆی MIT شارەزای تەکنۆلۆژیای موشکوانەیە دوێنێ قسەیەکە لەسەر ئەوەی ئەگەر ئەتۆم بەکاربێ یاخود ئێران لە ئەتۆمی دیمەنابات چۆ کارەساتێکە خەنگۆ لە ئەخیراڵێکە کە من ناڵێم من جوولەکەی ئەمریکیم چکە لە ئەمریکا هەیە بەخۆیاڵێت ئەفریقی ئەمریکی هەیە لە عەرەب ئەمریکی هەیە جوولەکە ئەمریشی ئەمەڵێکە کە من ئەمریشیم باش بەس من ئەزانم نەک تەنها لە ناو گەنجەکان لە ناو خودی جوولەکانی چا پشتیوانی نەماوە بۆ ئەم سیاسەتی ئیسرائیل ئەبێ ئیسرائیل بوەستێنرێ چکە بۆتە مەترسی لەسەر خۆی لەسەر ئێمەش لە ئەمریکا بەبێ ئەوی خۆیان پێڵێن پارتیزان یعنی هەردوو حیزبەکە بەبێ جیاوازی پشتگیری بێچەندوچوونی ئیسرائیلیان نەکرد ئێستا ئەوانەی کە دیموکراتن بەگشتی دەنگدەر و کۆنگرسمان و ئەو سیناتۆرەکان دژی ئەم حکوومەتەن هیچ نەبێ ئەگەر دژی ئیسرائیلیش نەبن دژی ناتەنیاهون لە ناو گەنجەکانە بینیمان خۆمان کاتی شەڕی غەزا بەس لە ڤێتنامەوە بۆ لە هەموو زانکۆکانە بە مانگ و دوو مانگ و سێ مانگ خۆپیشاندان بوو لە هەموو زانکۆکانە گەنجەکانە هەر ئەوەی کە ناتەنیاهو فەرمانی گرتنی بۆ دەرچووە بۆ نمونە بۆیە
ئیسرائیل لە ئەساسە خۆی قەبارەی ئەوەی نییە چکە زلهێز جوگرافیایەکی گەورەی پێویستە دانیشتوانی زۆری پێویستە توانایەکی ئابووری زۆر پێویستە پێی ناکرێت بەڵام زۆر دەوڵەت هەیە شتێکە بۆ پێی نەکراوە ئەمە ڕێگر نەبووە لەوەی کە هەوڵ نەدات بۆیە وڵاتانی ناوچەکە لەمە تێگەشتون ئەیانوێ ئەگەر لە حاڵەتێکە ئێرانیش لاواز ببێ بۆش ئەو بۆشاییە تورکیا سعودیە میسر پاکستان پڕیکەن و نەهێڵن ئیسرائیل مامۆستاکاتمان زۆر کەمەوە بە سەبارەت بە سیستەمی بەرگری ئیسرائیل ئێستا هیچ کێشێکی بۆ دروست بووە نی بە پوختێگر دخولەکێک هیچ موشکێکی ئێرانی ئامانجەکەی دەپێکی ئێمە تقریبی ئەزان پێنجەم ڕۆژی شەڕەکە بوو بەڵێ لێرە بەرنامێکمان کرد لەگەڵ جۆرەکانی سیستەمی بەرگری ئیسرائیل بەڵێ باسی ئەوشمان کردمان تقریبی 20 ڕۆژ بەرگاگرێ جا بۆ 20 ڕۆژ بەرگاگرێ لەبەرەوەی کێسا قەت باوە دوسێ ڕۆژە ئەو ڤیددیویانە کە هێتە دەرەوانێ ئەوەی ئاسمانی ئیسرائیل ئەبینی تۆ بە خاوی دێتە خوارەوانەیە ئەوەی دیدی من و تۆ کە ئیبیرین ئەم موشەکە لەبەر ئەوەیە لەبەرەوەی کە تەنها سیستمی بەرگری ئاسمانی لە جۆری گومەزی ئاسنین وەڵامەیاتەوە من و تۆ بۆیە ئەیبینین لە کامێرەکی تەلەڤیزۆنەکانەوانێ کە پیشانە درێ لە ئاسمانە لەبەرەوەی فلاخونی داوت ئارۆوی 2 ئارۆوی 3 پاتریۆت لەگەڵ تات نەیانتوانیوە لە طبقەکانی تری هەوا بەرگە هەوا کە بەرزتر ئیش ئەەکەن بی پێکەن لەبەر ئەوە ئێستا لە چاوی کامێرەکانە لە من و تۆ لەبەر چاوی خۆمانە ئەیان بینین کە دێنە خوارەوە ئەمە چەند سیستەمی بڕێوە کە موشەکەی دێتە خوارەوە دەیبینین سێ سیستەمی بڕێوە خۆی پێنجی هەیە چواری بڕیوە ئەوەی کە وەڵامە داتەوانێت گومەزی ئاسنینە بۆیە ئێمە موشەکانی تامیر موشکی تامیر ئەبینین کە ئەڕاتە سەرەوە بە ئاراستەی موشەکە ئێرانیەکانە بۆ ئەوەی وەڵام باتەوە کێشەی هەیە بڵێن سیستەم تاکید کێشەی هەیە بە تاکید کێشەی هەیە بۆ لەبەرەوەی ئەوەی کە ئەمریکەکان لە ناوچەکە هەیە بۆ ڕوون بێلابنی موشکێک دەبینین ئەو موشەکانەی کە کە ئێمە من و جەنابەت و مامۆستا وشیاریش لە کامیرەکان ئایبینین لە دوای چوارەم هێڵ لە دوای چوارەم هێڵ لە سیستمی بەرگری ئاسمانی ئیسرائیل ئەنجا کەوتۆتە بەرچاوی من و تۆ چونکە گومەزی ئاسنین کاتێک چالاکە بێ لە ئەساسە فکرەکە دژی حیزبوڵا دروستکرا بۆ ڕۆکێت و بۆ تۆپخانە نزیک و ئانە دروستکرا بۆ ڕۆکێت ئێستا هەر ئێران نیە لەبەرەوە حیزبوڵاش موشەکە هاوێژێ ئەم سیستەمە مەشغوڵەکەن ئیسە دەریش کەوتووە ئێران و حیزبوڵا هەمانگیەکەن موشەکەکەی بۆ حیزبوڵای هاوێژێ ئەم پرۆسەیە هەندێکی چارێکی هەندێکی نیو ساعت هەندێکی 45 دقیقەوێت تا دیسان موشکی تێکەیتەوە ئامادەیەکەیتەوە سیستەمەکە دژە موشکی تێکەیتەوە بۆ نمونە لەو مەسافای ئەوانەی ئێرانی شەگات بۆ فریا ناکەون سۆرجان ئێستا بڵین ئەمانجەکان دەپێکی موشکی ئێرانی ئێستا خۆیان راپۆرتی ئاحارانە راپۆرتێکی بڵاو کردوتەوانێ ئەلێ ڕێژەی نرخی پێکانی موشکی ئێرانی لە ناوی ئیسرائیل گەشتۆتە لە سای هەشتا ئەمە ئامارێکی مەترسیدار مەکی بڵاو کردەوە ئاحارانوت جەریدەیەکی ڕۆژنامەی ئیسرائیلی خۆیان بڵیان کردووە گەشتۆتە لە سای هەشتا ئەوەندا ئامانجەکە دەپێنجەکە چونکە لێدان ئێمە ئەومان بیر نەچێت لێدان تەنها بۆ پێکان نییە لێدان بۆ هیلاکردنی سیستمی بەرگریە بۆ لە کارخستنی توانای سیستمی بەرگریە ئەنجا بۆ پێکانە ئەمە قۆناغ یەکەم لەبەرەوە ئەکرێ ئێرانەکان کۆمەڵە جۆر موشکیان مابەیە کۆمەڵە موشکی استراتیژیان مابێت لەو کاتێک کە ئەڕۆنە ئەو قۆناغەوەی کە بە تەواوەتی لەمەی ئێستا زیاتر ئاسمانی ئیسرائیل کۆنتترۆل ئەکرێ ئەو کاتە بە ئیسراحەت ئامانجە استراتیژەکان پێچەوە ئیسرائیلەکان خۆیان لەو درچیان بۆ مەترسیە کردووە خۆیان درچیان بۆ مەترسیە کردووە وە جەریدەی ئاحاران وت کە باسیەوە کاڵێ نرخی پێکانی موشکێرانی لە ناوی ئیسرائیل گەشتۆتە لە سایە هەشتا ئەمە زەنگی مەترسیدارە بۆ ئیسرائیل بەس هەر کۆمەڵگەیەک لە شەو ڕۆژێکە 4-5 جاری کاتی جیاواز بە شەو ڕۆژ ئینزار لێە و بڕۆ خۆ مەسلەی پەناگەکان ئیسرائیل یەکێک ئەمە لە چەند شوێنێکەش باسیەوەمان کردووە شار خاڵی بەهێز و لاوازەکانی کە باسەکرێ پێوتێ پاتۆلۆجی وار یعنی تۆ دەوڵەتێک خاڵە لاوازەکانی باسەکەی خاڵە بەهێزەکانیشی باسەکەی جەنابەت باسی سیستی فڕۆکەی ئیسرائیلی دەوڵەتێکی بنەما ئاسمانیە باشترین جۆری فڕۆکەی جەنگی لە جیهانە ئیسرائیلە بۆیە بریجەکانی هیچ کاتێک چەکێک نیان بە هیچ دەوڵەتێکی کە لە ناوچەکەیە ئەگەرچی هاوپەیمانی خۆشیان بێ ئەوەی کە ئیسرائیلەکانیانە بۆیە سعودیەکانیش کە داوای FC5 کردو ئیماراتیش کە داوای کردووە تا ئەم قۆناغا ئامادە نەبووە بیاندا بیشیدات دڵنیا بە جێنەرەیشنیاوی پێوتێک کلاسە خواردترەکانی داتێ هیچ کاتێک ئامادەنێ بەڵام هیچێک لە خاڵە لاوازەکانی ئیسرائیل وەکو چۆن خاڵە بەهێزەکەی سیستمی بەرگری ئاسمانی و ئەو جۆرە فڕۆکە باشانەیە کە ئەمریکیەکان یاویانەتەوە خۆشی لە شەریکەی ڕافائیل یەکێکە لە باشترین شەریکەکانی دروستکردنی تەسلیحاتی حربی لە عالەمە
کە ئەمانەی هەیە بەڵام یەکی لە خاڵاوازەکانی بوونی ئەو هەموو پەناگەیە کە کاتێ سافیرە کە زەنگی ئاگادارکردنەوە لێدابێت کۆی دانیشتوانی ئیسرائیل بستە ناو حەشار ئەو پەناگانەوە کە پێوتێ مێنما و بوونی ئەم هەموو حەشارگەیە ئەم پەناگەیە ئەم هەموو هاوڵاتیە بۆ ئەم ماوە زۆرە مانەوەی تیاندا و بەتایبەتی بێنە بەرچاو و لە کاتێکە ئەمە ئەگەر بێت و ڕوبەڕووی کەشەی سوتەمەنی یا کەمی کارەبایە کەمی خۆراک ببنەوانێ ژیانکردن لە ناو حەشارگەکانە 100 ئەوەندەی ئێستا ئەستەمترە بێت بەتابەت کە ناتوان دیاریکەن بە دیاریکرایی بۆ نەبڵێ لە فلان شوێن لە فلان گەڕک لە فلان شارەکەوێ جاری وایە هەموو باکووری ئیسرائیل بە یەک جار ئینزارە. سوپاسان دەکەم انشاءالله لە بەرنامەکانی داهات قسەی زیاتر دەکەین. سوپاس دەکەین مامۆستا هۆشیار بۆ کاتتان سوپاسیان بەدەوامتان دەکەم. خۆشحاڵ بن. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم.